بەناوی خوای بەخشندە و میرەبان سڵاوتان لێبێت بینەرانی عەزیز جەژنتان پیرۆز بێت هەمیشە لە جەژن و خۆشیاوین لە سێم ڕۆژی جەژنی پیرۆزی ڕەمەزان داهاتینەوە خزمەتان لەگەڵ هاوکارم کاک جەلال لە بەرنامەیەکی نوێدا تا کۆتایی بینەرمان بن بۆی کە سوود بن لە سەرجەم بڕگۆ بابەتەکانی سێم ڕۆژی جەژنی ڕەمەزان ئینشاءڵڵا. زۆر سپاس دانیێل. بەناوی خوای پەروەردگار بینەرانی عەزیز سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت هەر لە جەژن و خۆشیدا بن دوور بن لە هەر بەڵاو دەرد و نەخۆشیەک ئینشاءڵڵا. دیارە بڕگۆ بابەتەکانی پەیامی ڕۆژی ئەم ڕۆژمان کە تایبەتە بە سێم ڕۆژی جەژنی پیرۆزی ڕەمەزان بابەتی یەکەمان دیارە میوانداری خاتون نزار نسرەدین کە بە درێژایی مانگی پیرۆزی ڕەمەزان پێشکەشکاری بەرنامەی یا بڕگەی دروستکردنی شیرینی و خواردن بوو. ئەمڕۆ میوانداریمان کردووە بزانین بۆی کە زیاتر ئێوە خاتون نزار بناسن بڕگەیەکی بەرنامەکەمان دەبێت و بڕگەیەکی دیکەمان پەیامی ڕۆژ یەکێک لە خێزانە شەهیدەکانی ڕابوونی ئیسلامی بەسەر دەکاتەوە ڕاستەوخۆ دەچینە ماڵیان بزانین جەژن لە ماڵی خێزانێکی شەهیدی ڕابوونی ئیسلامی چۆن بووە و چۆن دەگوزارەوە ژیانیان چۆنە. و تەوەرێکی دیکەمان میوانداری خالید عەبدوڵڵا یەکێک لە هونەرمەندەکانی ئیسلامی کە چەند بەرهەمێکمان پێشکەش دەکەوە. ئەمڕۆ میوانداریمان کردووە کە ماسیێتەوەری سەرەکی بەرنامەکەمان دەبێت بەڵام وەک ڕۆژانی ڕابردوو چاوەڕێ پەیوەندیە تەلەفۆنەکانی ئێوە دەکەین بۆی کە پرسیارتان ناڕاستە بکەین وەڵامی ڕاست بەدەست بێنن دوای لە تیر و پشکدا خەڵاتی تایبەتی کەناڵی پەیام بەدەست بێنن. بۆیە دیارە دوێنێ لە تیر و پشکەکانە دانیار لە پرسیار وەڵامەکاندا تیر و پشکمان ئەنجام نەدابوو لە بەرەوەی کات نەبوو بەڵام ئەمڕۆ دەمانوێت تیر و پشکی ئەوانەی کە دوێنێ وەڵامی ڕاستیان زانی بوو پێم وایە 5 کەسن تیر و پشک بۆ سییانیان دەکەین لەوەی کە هەر کامیان ناویان دەرچوو لەو 3 کەسە لە ڕێگەی هەمان پەیوەندی تەلەفۆنی کە ئێستا جارێکی تر ژمارەکان لەسەر شاشە دەرەکەون پەیوەندیمان پێوە بکەن بۆی کە خەڵاتەکانیان بەدەست بێنی بۆی کە پێشوی کە بچینەوە لای پەیوەندی تەلەفۆنەکان بۆ پرسیاری نوێ و خەڵاتی نوێ دەمەوێت بزانم کێ لێرە ناوی دەردەچێت دانیێر باخۆشم دانەیە کەڵگرم دەمێنێتەوە دانەیەکی دیکەیان لای من جارێکی دیکە دوهۆک دڵدار خاتوو دڵدار لە دوهۆک دیارە یەکێکە لە براوەکانی دوێنێمان خاتوو دڵدار دوێنێ کە پەیوەندی کردبوو بەو ژمارە تەلەفۆنانەی کە کەمێکی دیکە لەسەر شاشە دەرەکەون باجارێکی دیکە پەیوەندیمان پێوە بکات و خەڵاتەکە دەگەینە لایش جەلات تەنیا باوەنور لە باوەنور چەندیاخان دەتوانێت پەیوەندیمان پێوە بکەنەوەوانەی کە ناویان دەردەچن بۆی کە جارێکی دیکە خەڵاتەکەیان بگەینە دەست. کەسی سێەم هەر لە دوهۆک سامی لە دوهۆک تاوان کاکسامی یەکێکە لەوانی کە لەسەر جەم بەرنامەکانە پەیوەندی تەلەفۆنیە لەگەڵمانە هەر لە بەرنامەی ئێواران کە گۆران پێشکەشی دەکەوم لە پەیامی ڕۆژ لە دوو ڕۆژی ڕابردوودا لە هەردوو بەرنامەکانە پەیوەندی تەلەفۆنی هەبووە و ئەمە سێم کەسە پێم وایە لەم سێ ڕۆژەیە لەم دوو ڕۆژی ڕابردووە البەتە ناویان لە تیر و پشکی پەیامدا دەرچووە لە بەرنامەی پەیامی ڕۆژ بۆی کە خەڵاتەکەیان پێشکەش دەکەین. دیارە ئێستا کە ژمارە تەلەفۆنەکان لەسەر شاشە جارێکی تر دەردەکەون دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن بۆی کە پرسیارتان ئاڕاستە بکەین بزانین کێمان لەگەڵە بەسۆسخانمان لەگەڵە لە قەسرێەوە بەسۆسخان سڵاوی خوا لێبێت جەژنت پیرۆز بێ ئەگەر پێمان بڵێ جەژن لە قەسرێ چۆن بەڕێوە چوو. سلام علیکم سڵاوی خواتان لێبێ ئێوەش پیرۆز بێ سەرجەم کارمەندانی کەناڵی پەیام و بینەرانشتان هەر لە جەژن و خۆشییا بن ئینشاڵڵا بەسۆسخان. پرسیارەکە تا ڕاستە دەکەین بەسۆسخان دیارە پرسیارەکەمان ئەمەیە ژماری سوورەتە مەکیەکانی قورئانی پیرۆز چەندن؟ 3 اختیارمان هەیە ئەگەر هاوکارانم پرسیارەکە بخەنە سەر شاشەش بووت 75 سوورەت 86 سوورەت 99 سوورەت ژمارەی سوورەتە مەکیەکانی قورئانی پیرۆز چەندن؟ ئەگەر اختیارەکەکان دووبارەکەیتەوە 75 سوورەت 86 سوورەت 99 سوورەت 99 سوورەت 99 سوورەت دڵنیایت؟ وەڵای زانیاریش لەبارەیانە ناوەڵا خۆ لێی تێگەی لەوەی کاڵێ سوورەتە مەکیەکان بەستی بە سوورەتانەیە کە لە شاری مەککی پیرۆز دابەزیون
دوجار کامت بۆ جێگیر بکەین خاتوو بە سۆز با حتا و گند بێ 75 تا بەس تا زۆر باشە سپاس بۆ پەیوەندیەکەت هەر لە جەژنابی بە سۆزخان پەیوەندی باش لە چەمچەماڵەوە تابان خان سڵاوی خوا لێ بێت و جەژنت پیرۆز بێت ئاخوای گەورەی لە ئێوەش دەژن ئێوەش پیرۆز بێ هەر لە جەژن و خۆشییا بن ئینشاڵڵا سێم ڕۆژی جەژن لایەوە چۆنە هیچ گەرم و گوڕی پێوە دیارە یا پێوەی ماوە وەڵا لە خوا بێ زیادێ وەڵا لە خوا بێ زیادێ زۆر گەرمە جژنێکی گەرم بووە دێ لە خوا بەز یاخوا هەمیشە جەژنەکانتان هەر گەرم و گوڕ و پڕ بن لە شادی و خۆشی ئینشاڵڵا دەقی هاتوو چۆ جێبەجێکرا لە چەمچەماڵ نەچنە دەرەوە سەردانی خزمکە سوکار نەکەن بەڵێ وەڵاهی سەردامان هەبووە یانمانی سەر هەبووە هەر لە خۆشییا بن ئینشاڵڵا بچینە لای پرسیارەکەمان بەڵێ دەڵێت ژمارەی سوورەتەکانی سوورەتە مەکیەکانی قورآنی پیرۆز چەندن 75 86 99 سوورەتی مەکیکات چەندێکە بەڵێ 75 86 99 99 86 و 75 ئەستانکاریکان سێ اختیارە بەڵە لەسەر شاشەکەش دەرکەوتوو نەگە سێری شاشەی پێیان بکەی 75 86 99 86 و 75 و 99 99 بەڵێ منە لەم 86 ئەگەر یارمەتیشم دەی ئێستا کامێ بەڵێ کەمڕۆژ جژنیش خوشکەکە وەڵامەکەی نەزانی توش ئەفانکاریەکمان بۆکردنە لەم 86 نازانم ماسانکارەکە لە سێ اختیاریە زۆر پێم وایە ئاسانە ژمارە و سوورەتانەی کە لە مەکەدا واتە پێغەمبەر وجودی لە مەکە بووە درودی خوای لەسەر بێت کە دابەزیون ئەو ژمارە وایەتانە چەند بوون 75 86 99 وەڵی مەشتەر بوومە لەبێن 75 و 86 نازانم ئێوە 99کە مەڵێ منیش پێتەڵێ 99کە مەڵێ باشە لە پێینی 75 و 86ەکەیە خۆمش 99کە ناڵێ مەتر لەبێن 86 و 75ەکە 86ەکە باشە نازانم وەکو پرسیار لە منی مەکە بەڵێ خۆت بڕیار بدە واللهی ماڵۆڵێن 75 منە لەم 86 دوجار کامیان جێگیرکەین بۆت بە 86ەکە بێت شڵا وەڵامەکەی کۆمەدە 86ەکە بێت ئینشاڵڵا وەڵامەکەت ڕاست دەرەچێت بۆ هیوای دەستتان پیرۆزی هەر لە خواشییان جەژنابن لەگەڵ بەیاد لە سلێمانی سلام علیکم شنو قربان بخشی جشن پیروز بێ عەلەیکە سەلام کاک بەیاد جەژنی تۆش پیرۆز جشن بێت لە پیروز بێ خۆشییا لە خۆشییا بن زۆر سپاس بەڵێ کاک بەیاد چی لای پرسیارەکەمان ئەرە وەڵا دەڵێت ژمارەی سوورەتە مەکیەکانی قورآنی پیرۆز چەندن 75 86 99 دا ناکرێ هاوکارێکمان بکەن ئەوم دوو ڕۆژە خەریکم ئەمڕۆم گرتووە کاک بەیاد لەو هاوکاریە لە پەیوەندی پێشواوتم 99کە مەڵێ واتە ماوەتەوە دوو اختیار 86 و 75 76 76 مان نییە ها 75 و 86 ئەکەم جاڵم 86 تەواو شتێکی گرێت خۆ عەزێب نەبێ بەڵێ ئەتای کوڕەکەم بەشداری بێ فەقی دوو ڕۆژە خەریکەویش کێ بەشداریکە کوڕەکەم هاوکاری بکەم با زانی چی بە هەر کەسەوە بۆ خۆی پەیوەندی بکە لەبەرەوەی کە خەڵکی زۆر لەسەر ڕوان پێ بکەم مامۆستا دوو ڕۆژە خەریکی دوو ڕۆژە خڵاسە زۆر باشە زۆر بە خێرایی بی دەرێ بە بەشداری بکات بکاتەوە باش هەموو کاتێکت باشتر بۆ تۆ هەر لە جەژنابیت ناوت چی بوو؟ ژیندار کێ؟ ژیندار ژیندار؟ ژیندار کاکە ژیندار چۆنیت باشیت؟ باشم خۆش بێت زۆر سپاس وەڵامی پرسیارەکە ژمارەی سوورەتە مەکیەکانی قورآنی پیرۆز چەندن؟ 75 86 99 86 بەڵێ چی کاک بەیاد بووی؟ کوڕ زۆر باشە کوڕ و باوک ئەگەر قرار بێ ڕاست بێ هەردووکتان ڕاستن ئەگینە هەردووکتان هەر هەڵەیە با بزانین ئینشاڵڵا لە کۆتایی بەرنامەیە وەڵامی ڕاست ئاشکراکەین سپاس بۆ پەیوەندیەکانتان دەستان خۆش بێ هەر لە جەژن هابن
دیمەنخان لە سلێمانیەوە دیمەنخان سڵاوی خوا لێبێت جەژنت پیرۆز بێت هەر لە خۆشیابی ئینشاڵڵا سڵاو سەرچاوان زۆر سپاس هەر لە جەژناوی ئینشاڵڵا زۆر خۆشحاڵ بووم بۆ مۆتگیرە تاریش خاڵمە بۆ مۆرنەگیرە دیمەنخان ئەگەر تۆزە دەنگ بەرزکەیتەوە یاخود شوێنەکەت بگۆڕیت ئێستا باشە فەرموو کتارەکەم بۆ خوێنتەوە کاکجەلە پرسیارەکە ژمارەی سوورەتە مەکیەکانی قورئانی پیرۆز چەندن؟ 75 86 99 بە 86ەکە بێت 86 بەڵێ یارمەتی نوێ لەوە باشتر یارمەتی نییە سێ اختیار بە اختیارێکمان لا داوەتومان 99کەش لا بە لەبێنی 75 و 86ەکەیە بە 86ەکە بێ خۆم شڵ بکەم با 86ەکە بێت زۆر خۆشحاڵ بووم یوێ سەرکەوتنتان زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت هەر لە جەژن و خۆشیابی دیمەنخان سپاس دەکەین بچین لای تۆری یەکەم بچینە لای چاوەری یەکەمان پێنج پەیوەندیمان وەرگرتووە دیارە زۆر باش بینەرانی عزیز تەوەری یەکەمان پەیوەندیەکی دیکەمان لەگەڵ کاوکاران دەڵێن لەسەر هێڵوەستاوە کاک نەورۆز لە کاک نەورۆز سڵاوی خوا لێبێت دەگەر پێشم بڵێ یەکسەر لە کێوە تەلەفۆنەکەی السلام عليكم عەلەیکم السەلام وەرەحمەتوڵڵا و جەژن پیرۆز بێت جژنەوەژی پیرۆز مامۆستا سڵاو و ڕێز بۆەوە هەمی کادر و کارمەندی رادیۆی پەیام عفو تەلەڤیزیۆنی پەیام دەخوازە سەرکەوتنی بۆ دەخوازم زۆر سپاس بۆ تۆش بە ناوی هەموو کارمەندەکانەوە جەژنە پیرۆزەدا ڕاستاکەین زۆر سپاس مامۆستا بەڵێ لە دەڤەری ئامێدی مامۆستا لە دەڤەری ئامێدی هەڵێ مامۆستا سێم ڕۆژی جەژن لە دهۆک و ئامێدی و بادینان بەگشتی چۆن هێشتا تۆزێ قەدەغی هاتوچۆک و سلێمانی و گەرمیان و هەڵەبجە تۆزێ سووک نەبووە؟ والله مامۆستا لە دەڤەر ئامێدی تەڕەدایەکی باش بی ڕاستە قەدەغا هەمتونێوی بەس تا باش بی الحەمدلله سپاس بخەزێ زۆر باشە زۆر باشە پرسیارەکەی بۆ دەچینە لای پرسیارەکەمان کاک نەورۆز دەڵێ ژمارەی سوورەتە مەکیەکانی قورئانی پیرۆز چەندن؟ 75 86 99 مامۆستا بلە 86 بەنگەل هاریکاریە هەوا هاریکاریە مەبکەن هاریکاریەوە کاک جەلال ژمارە 99 لا برد تەنها 75 و 86 ماوەتەوە 86 چوونە؟ ڕای خۆت جێگی 75 و 86 کامیان؟ والله بلا 86 بیت وەس ئەگەر یا درێژی نەویدە بگۆڕین زۆر باشەوە جێگیرەکەین کاک نەورۆز زۆر سپاس دوبارە دەخوازە سەرکەوتنی بۆ دەخوازم سپاس بۆ پەیوەندیەکەت پێم وایە پەیوەندی دیکەمان لەگەڵا نییە دەچینە لای تەوەری یەکەمی بەرنامەکەمان کە ئەویش میوانداری خاتوو نزار نسرەدین پێشکەشکاری بڕگەی دروستکردنی شیرینی و خواردنە کە بە درێژایی یەک مانگی پیرۆزی ڕەمەزان لەگەڵ ئێمە یاماندوو بووە و خواردنی دروست کردووە بۆمان و ڕەخنە و دەستخۆشی پێشکەش کراوە بۆیە دەمانوێت زیاتر خاتوو نزارتان پێ بناسێنین خاتوو نزار زۆر سپاس بۆ دەرگرنمان نازاکە گەرنتان نازابێ حەزی خۆم بۆ ئەم مانگە ئازێتی زۆرمان داوی چکە بەڕاستی ئەوەی کە جەنابەت کردێت ڕخنەی زۆر ئاڕاستە دەکرێت بەڵام بە پێوی ئیمکانات و دەرفەتی کە لە بەردەم جەناب تا بووە و بە پێوە زمونەی کە جەنابت هەبووە دڵنیام شاکارت ئەنجامدا بۆمان چکە لە 4 ڕۆژە پێم وایە 25 بەرنامە بوانە 25 بەرنامە بۆ تۆمار کردبی زۆر سپاس دەکەین سەلامت بیکای جەلا بەرگی سەرشانی خۆم ێزانم زۆر سپاس ئینسان بتوانێت لە هەر شوێنێکە بەپێی ئەو توانایی هەیەی بتوانێت خزمەت بکە منش بە توانای خۆم پێم وایە بێ هەستەکەم کەم کردووە ئینشاڵڵا هەوڵمەیە زیاتر پێشکەش بکەم بەڵام سپاسی خۆی گەورەشەکەم یانیەوەی شەر زۆر باشە جمهورەکانت لە پەیامەوە دەیانوێت زیاتر بتناسیێنن نزار کێ؟ من نزار نەسرەدین عەلی دانیشتووی قەزای سێ ساتقم لەدایک بووی ساڵی 1991 زیاتر بڵم چی بڵم؟ خێزاندارم خاوەنی دوو مناڵم کار بڵێن هەر ژنی ماڵەوەم نەمتوانیوە قۆناغەکانی خوێندن تەواو بکەم بەڵام ئیشی ڕێکخراوی ئەو شتانەیش سپاس بەخوای گەورە ئەزمێنم بەڵێ لەکوێوە دەست پێ کردووە تا کوێ هێناوتە ئیشی کاری ڕێکخراوەیت حەزبیت؟ بەڵێ
تا فترەیەک لەمە پێشیش کە بڵێن ماوەیەکە بەهۆی باری تەندروستی خۆمەوە دانیشتوم ڕاگەاندنی خوشکان بووم لە سەی سادق لە قوتابیانەوە دەستم پێ کرد ئەوە ئێستا کۆتاکاریشم ئامادەکردنی پێشکەشکردنی ئەم بەرنامەیە بوو. زۆر سپاس. ئەو خواردنانە خۆت دیاری دەکرد خۆت اختیارەکرد کە ئامادە بکرێت؟ خواردنەکان زیاتر ینی سەیرم ئەکردن لە یوتیوب لە بەرەوەی من بەستەنها پێم خۆش بوو هاوکاری بەرنامی پەیامی ڕۆژ بم ئەگینا شێف نیم بەڵێ ینی وەک ئەوە پێشینەیەکم هەبێ لە خواردن دروستکردنەوە بەڵام ئەوەی کە هات بێتە ماڵمان شایەتی ئەوەیە ئاڵێ بەرنامەکانی ئاماژەم پێ کرد کە هاڵێ خواردنی دەستی خۆشە ئەگینا ئەزمونم نەبوو لە دروستکردنی خواردنە زیاتر خواردنەکان بڵین سەیری کەناڵەکان یاخۆت سایتە عەرەبیەکانم ئەکرد و کە سەیریشم ئەکردن خۆم بڵین سەیرمەکردن ڕێی هاوسەرم وەرەگرت و سەیری ئەوەشتم ئەکرد بم زانیای ئەو شتانە ینی پێداویستی ئەو خواردنە لای ئێمە دەست ئەکەوێت چونکە ئەو کاتی من بەرنامان تۆمار کرد کاتی کەرەنتینە بوو لە ماڵەوە بووین جاری وا هەبوو ینی دەوری بازاڕمانەیە شتێکی وامان دەست ناکە و زیاتر شتەکان خۆم سەیرم کردوون و ڕاوێژی هاوسەرشم وەرگرتووە و سەیری زۆرۆفەکەیشم کردو بزانم ئەو شتە دەستەکەوێت لە سەیسایق بەڵێ شتەکان بۆ شیاوازە بوون. کەس هەبووە ڕخنە و لێ بگرێت کەس هەبووە دەستخۆشی لێ بکات؟ بێگومان هیچ کارێک ینی لەم دنیا تو هەر سیرکە ینی ئینسان ڕخنە لە کاری خۆ ئەگرێوانە هەر تۆ سیرکەی لە بچووکردنەوەی لوت و نازانێسە زۆر بابەتی جوانکاری پێیا بۆ لە جستی خۆیانی وانە نەخوازەڵات تۆ لە کارێکە کە ئینسان دەستی تایەوە خواردنان جاروە بۆ من ڕخنەوەم لێگیراوە توانە بۆچی فەقیانەکە ئەبەستی بۆچی فەقیانێک راسە ئەبەسی هەبوو توێتی ئەو بۆچی فەقیانەکەنا ینی شتی زۆر زۆر سادە ینی بەڵێ تەکید ڕخناتەوە بەڵام لەگەڵەوەیشە دەستخۆشی زۆر هاتووە کە من معنی هەردووکیانم ینی ڕخنەکانیش ینی هەروە وەرم گرتوون کە ئەمە بێ ئینسان سوودیان لێ وەربگرێ و هیچ ڕەتفعلێکیانی قسەیەکی ڕق ئەو شتانە بنەبوو بووی. کەس ڕخنەی لێگرتووی لەوەی کە ڕوخێ نەربێت؟ وەڵاهی بەتەکید ینی ئەگیرێت ینی چی بوو بۆ نمونە ڕخنەکە لەبیرتە هەیە؟ زیاتر بۆ نمونە جاریوا هەبوو ینی بڵێن خۆم تابعی کۆمنتەکانم ئەکرد ئەمە بڵێن تەواو ینی ڕێی بینەرێکە کە سەیر ئەکا بێت ئەو ڕائیش ینی وەربگیرێ یان جاریوا هەبووە ڕخنم لێگیراوە تراوە تۆ ئەو بەرنامە ڕاوێژکار هەیە بۆ ینی بۆ جزانم بۆ میکیاجێکی واد نەکردووە یان بۆ لە چکەکەت بەو شێوازە نەبووە تۆ ڕاوێژکارە هەیە بۆچی ینی ئەم مێزە دەمیان و هیچی لەسەر نییە دەمی ئەیانوت ئەم مێزە بۆچی ئەوەنە قەرەباڵخە من ڕۆژێکان بە ڕێزێک تەلەفۆنی بۆ کردم وتی وەڵا دادەنزار هیوادارم ئەم ڕخنانی من زۆر بە دروستکەر وەرگریدی وڵاتم لە خزمەتان پێشم خۆشە کێڵیانی خۆ شتەکەەوە باشتر ئینسان غەڵەتەکانی خۆت پێ بڵێ وتی وڵای ناگلەی ئەوم هەیە تۆ ینی ڕاوی ئەم بەرنامە شتێکی وا سادە نییە تۆ حتمما ڕاوێژکاری هەیە بۆچی بۆ شێوازی لە گۆڕین ینی بۆش لە چکەکە بۆ شێوازە ناکەی وتم وڵای من ئەتم چی ئەەکەم یان ڕۆژوا بۆ حەو بەرنامە تۆمار کرد کاک جەلالی بەڕست یان ئێستا گەر لە ماڵی خۆمان بووە دوو خواردن زیاتر نەمەتوانین دروستکەم سەری سێم بە هاوسەرمەوە دەبێ ڵابێ شتێک سوچێکیم لەگەڵا بگریناتەوە بەس ڕۆژە بۆ حەو بەرنامە تۆمار کردووە وتم وڵای هەموو ڕاوێژکارەکەی من هاوسەرمە ینی بڵێن ئەتم خۆمە گۆڕم جلە گۆڕمە دەرڵم هاوکار چۆنم ئەڵێ عیبونیە ماشەڵڵا ئەکسەت موژێتن نازانم من هەر سەیری چاوی ئەوەکەم کە وەڵ عیبنی تر من یعنی ڕێی توێش وەرئەگرم بەڵام من ڕاوێژکارم نییە پێم بڵێ وەڵا لە چکەکەت ئاوایە و نازان فەقیانەکەت ئاوایە و تاو تەمام زۆر سپاسی کاگاوکاری کامێرامانەکەم من کاگاوکاری کامێرامان و اینجا سپاسێکی تایبەتی هاوسەری کاگاوکار هاوکارەوە لە بیرمانە چێ بەڵێک زانم هاوکاری ئەم و هاوگیانی خۆشت زۆر زۆر هیلاک بوون لەگەڵ تا حقت وایە وەڵڵا سپاسیان دەکەین دەستیان خۆش بێ سەلامەت زۆر سپاس دەمێ بزانم ڕۆڵی هاوگیانی خۆت چۆنیە لە خامەکەیە کە سیرمان نەدەکرد ئێمە هاوکارمان ناردوو بەستۆ هاوگیانێکتە بوو لە ماڵەوە حقت کاک جەلالی بەڕێز ئەڵێن ینی لە پشتی بۆ مناڵە هەر پیاوێک ئافرەتێکی گەورەیان بەهێزەیە ینی لە پشتی هەر ئافرەتێک کە بیەوێ دەرکەوێت حقت لەم ڕۆژگارەیە
ئەبێ کەسێک هەبێ ئەگەر لە ماڵی باوکی بێ ئەبێ دایک و باوکێکی زۆر بەهێزی هەبێ و ئەگەر خێزاندارش بێ ئەبێ هاوسەرێکی زۆر بەهێزی هەبێ حەقەت لەبەرەوەی من دەلامە بۆ تەلەفۆنی کردو بە هاوسەرم وتێتی وڵی بۆ بەرنامەی خێزان و دانیشتم دوونانم خواردو ینی زۆر ینی قسە ئەکرێت ئەگەر بێت و من هاوکاری هاوگیانی خۆم نەبووە هیچ کات نەمەتوانی ئەوەی کە پێشکەشم کردو پێشکەشی بکەم سەلامت بیشاڵە حەقەت یعنی زیاتر هۆکاری سەرکەوتنی بەرنامەکە ئەگەر سەرکەوتوو بوو بێ هاوگیانی خۆم بوو لە کۆمەلگەی ئیسلامیەکەدا یاخود ئەوانەی کە زیاتر پابەندی شاینیان هەیە تۆزێ قورسە بێڵن کچەکانیان یاخود خێزانەکانیان لەسەر شاشە دەرکەون و ببنە پێشکەشکار تۆزێ قورسە ئەمین کاری لێ ناکرێت چۆن بوو کە هاوکار ڕەزامەندی دەربڕی ئەرکێکی قورس خاتە سەرشانی خۆت و خۆشی دێ لەگەڵ تا هاوکارە حقت کاک جلالی بەڕێز ئینسان بۆ هەموو شتێک ئەبێت تێگەیشتنی هەبێ ئەنیە تۆ هەر عنی کارێک پێم وابێ هەر تەنها میوانداریەک ینی تەنانەت میواندارەیەکیش پێویستی بە لە تێگەیشتنی هەردوو لا هەیە وانە یعنی هەر منداڵ دروستکردنێکیش پێویستی بە تێگەیشتنی هەردوو لا هەیە ینی من سوپاسی خۆی گەورە ئەەکەم الحەمدولله ینی کە هاوکار تێگەیشتنێکی زۆر جیاوازی هەیە ینی ئەوە بۆ من هەستەکەم یەکێکە لەو نیعمەتانەی کە خۆی پەروەردگار هەر لە دنیا زۆر جار ینی ئینسان کە داوای شتێکە کار لە خۆی گەورە من زۆر جارەڵم خۆیگەن ینی شتەکان بە هەمویان بۆ دنیا نەبن بەشی قیامەتش مێنتەوە من هاوکار بەیەکێک لەو نیعمەتانە ئەزانم کە خۆی گەورە لە دنیا پێبەخشیوم تەنها تێگەشتنی خۆیەتی ئەگینا بەڵێ زۆر زەحمەتە ڕەنگە ئەوی ڕەخنەی ڕوبەڕوو کرابێتەوە ڕەنگە چەند جار ینی بەخۆی وترابێت تۆ خێزانت ئەچێتە سەر شاشە دەرئەکەوێ ینی سیر ئەکرێت حرامە گوناحبار ئەبیت ئەم شتانە بەڵام ئەکسەرەتا وتم پێویستە ینی ئینسان ینی کەسێکی بەهێزی لە پشتەوە بێ سوپاسی خۆی گەورەکەم بۆ ئەو نیعمەتە زۆر جار لەگەڵ بەتەبەت شوان دانیشتی لێرە ئەو سێری بەرنامەکەی نایگە بە ڕۆژ بوو هەر ئەوی برسیمە با سێری نەکەم ئەوە حەزی لە خواردنەکان زۆر جار بیرمان لەوە کردەوە بێم خواردانە کێ بیان خوارد لە دوای تاو بەتابەتی لە ڕۆژێکا 5 بەرنامە 5 خواردن چیت لێ کردن ڕەمەزانیش نەبوو کاتێککە تۆ سێ ڕۆژێک پێش ڕۆژێک پێش ڕەمەزان بوو حقەت شتەکان جاروا هەبوو ئەوەندەم دروست ئەکرد کە بخورێت تێگەی زۆر جار ینی شتەکان کۆ ئەبوونەوە تقریبان تۆ شتی 7 بەرنامە 5 بەرنامە ئەگەر شیرینی بووە هەر هەموو ئەکردە ئەوە ینی جاروا بوو هاوگیانی خۆم و کاگاوکاری کامێرە ئەوەنە هیلاک ئەبوون فەقیرانە ینی مناڵی کۆڵان کچوشتی ئەوان ترکە ئەتوانی ئیشکان ئەمیێنان لەگەڵ خۆمانە دوایەوە کە بەرنامە تاوانەوە بوو وەک دەستخۆشیاک ئەوەش ئەمە دیان شۆر باکە وایە یان شیرینەکە ئەم بردو گنا قەنەعەتکەن چەنە شیرینی دروست کراوە خۆم نازانم قەلەقی بوو هیلاکی بوو چی ینی نەمەزانی تامی چۆنە یان وەڵا خۆش بوویان بەتان بۆ شتانە زۆربەی جار وام لێ کرد ینی ئەوانی کە هاوکاریان نەکردم لە کۆتایی ئەوانە مێنان یانە بریان جاریوە هەبوو کە زۆر ئەبوون ینی ئەم بەخشی بە کەسێک بە دراسیە بواە بە ماڵی باوکم بواە ئەتر ئاوی لێ هەوڵاکە سەلام خۆت خۆشتنی خواردنیان دروستکردنیە کە زۆر پێ خۆش بە چ جۆرە خواردنێک وڵی خۆم بڵێن لە خواردنە بڵێن چێشت ینی حەزم لە دروستکردنی چێشتە جایەکێک لە کۆمنتەکان هاتبوو نووسی بووی چی داوە لە دروستکردنەوە چه خۆی زەعیفکە ئەیوتم ئەوانی چێشتیان خۆشوێ حتمما ینی قڵەوە دەرەکەونیان کۆمەڵەشت خۆم زیاتر حەزم لە خوارد چێشتە وەک لەوە شیرینی ینی لەگەڵ شیرینیانیم شتێک کە زۆر حەزم لێ بوو بێ ینی هەموو خواردنێک ئەخۆم بەڵام کاکجەلالیش یەکەم بەرنامە هاتم تێستمان کرد کفتە نێرگزیەکە ئەوەم پێ خۆشە لەبەرەوەی زۆر وەزیری نێرگزی وەزیریەوە لەبەرچی ئەوت خۆش دەوێت وەڵی کاکجەلال ینی سیر ئەەکەی بۆ نە کوولەکەی تایە کوولەکەی سوودگەلێکی زۆریوانە جا لە بەرنامەکانە دەوری دکتۆری ڕووەکیشم ئەبینی وانە بوو ئەوەی کە پێم دەوێت هەم دەوری دکتۆرت دەبینی هەم دەوری بانخوازیش دەبینی جا هەر لەسەر ئەو مەسەلانە لەم ڕۆژانە حاجێکی بەڕست تەلەفۆنی کرد بۆ هاوسەرم وتی وەڵا خێزانتم بینیوە قورئانی خوێندووە تی لە ئیزاعی پەیامە بیسەبت گەڕانەکە وازان بۆ شێوەز لە ئیزاعی پەیامە خێزانتم بینیوە قورئانی خوێندووە
ئەم شتینی زارکەی قورآن خوێندوتم بۆ خوا و کاربیرم بێ قورآن نەخوێندم بەڵام جاری وایە بۆ کاکە زەڵاتەکە چوار شت بۆ تێکەڵمانە کرد بە سەریەکە کاکە ئەگەر من 2-3 دقەیش قسە نەکەم و ئەوانە ڕەنگە هەرکە مەسەلەی دینی ئەو شتانە شتێکم باس کرد بێ کابراوی زانی بێ قورآنم خوێندوم. تۆ جارێکیان باسی شیرینیەکە کردوت زۆر خۆشە ماڵەوە کردومانە نازانم چی بوو لەو بەرنامەیە بوو ناوە لە خاتونەکەی پێشووتر بوو ڕاستەکە بەخوا ناوەکەیم بیر چووەتەوە کە دروستی دەکرد بەس دەمەوێ بزانم کام لەوانەی کە دروستت کردووە ئەوەندێک کە ئاگادار بیت خەڵکی تر لێوە فێر بوو بن و پێیان وتی بێتە پەیوەندیان پێوە کردو لە تۆڕە کۆمەڵاتیەکان ئەم قۆناغی چۆن دروست دەکرێت ئاوا دەرچوە ڕاوێژێکیان پێکردی دۆی کەوانش دروستیکەن والله حقت کاک جەلال یعنی زۆر جار من ئەوە گرفتیشمان هەبوو لەگەڵ ئەو مەسەلەی دیجیتال میدیامانە کە زۆر جار بۆ نمونە نەئەگونجا بەرنامەکانیان بەهۆی مەشغوڵی ئەوشتانەوە بەرنامەکان دانابەزێنران يعني حقات تقريبا خۆم ڕەنگە پێ يعني زۆر کەم سوتفەم ئەکرد بەرنامەکان لە تیڤی بیبینم یعنی ئەم ئێوارە ئەوە دروست کردووە من جا زۆر بێشتەکانی شکەوەرم ئەگرتن دەفتەرێکم دانابوو جا بە کاکاوکار عەلیمەوت کاکاوکار ئەم دەفتەرە سندوقی ڕەشی تەیارەیە ئەگەر گوم ببێ من ناتوانم هیچ لە ئەوە بکەم یانوت ئەم ئێوارەوە دروست کردووە چۆن دروست ئەکرێ ئەمە پەلەمەکەندا ئاوازێنرێ و کاتە سێری بکەن و ینی زۆربەی گرفتم هەبوو کاک جەلال لەگەڵ لەسەر ئەوەی شتەکان خۆم چونکە تۆ بە 4 ڕۆژ 25 بەرنامە ئامادە بکەی لەگەڵ ئەوەیش ماشەڵڵا 2 مناڵیش هەبێ ینی بەردەوام بانکردن و مەشغەڵەت و کۆمەڵە شتم بۆ دروستە بوو ینی بیرم ئەچوە ینی ئەو ئێوارە چی دابەزێنراوە یان وڵا نازانین هەر ناوکەشم بەڵام نازانم چی و تێکەڵ کرد و چی تێکەڵ کردشتانە بەڵا کاک جەلال زۆر کەسە بۆ پرسیارێ کرد مەسچەکانشم شایەتی ئەوەن کە جواب میاونەتەوە سپاس بەخواست دەکەم کە ستودێکی گەیاندووە باش ئەو هەموو زەڵاتەیە چی بوو دروست دەکرد وەڵڵاهی کۆتایەکەی و کاک جەلال زۆر هیلاک بووم حقت زەڵاتەی ژیانی زەرورێتە کاک جەلال یان ئێستا من ئەیان و تۆ بوو لە بەرنامەیە گوەرە چێش دروستکە زەڵاتەیش دروستکە شۆرباش دروستکە ئەیوتم ئاخر نابێ یان تۆ من کاتی بەرنامەکەم ئەگەر زۆر درێژی پێ بم 16 دقە یانی گەر زۆر بڕوا کەمەکەش ئەبێ 2 دقە بێ لەکوێ من فرێ ئەکەوم دانشم شۆربا بکەم و نازانم چی ئانان بینەری خۆشەویست تەنها ئەوە بینێت کە لەسەر شاشە پێشکەش ئەکرێ کاک جەلال یعنی قەت پشت ینی ئەوە نابینێکە من جاری وا هەبووە کاکاوکاری کامێرا و هاوگیانی خۆم کاکە ینی قاپیان بۆ پاکردومەتەوە من ینی سەوزیان ئێزیان من ئەرشیفم هەیە کاکاوکار و هاوی خۆم دانیشتن سەوزە پاکەکەن حقت لەو جۆرە بەرنامانە تەنها ئەو کەسی کە پێشکەشی ئەکا ئەچێتە سەر حازری و تەواو ینی من ئەبووە ینی هەمووی حازرکەم بخەمە سەر مێزەکە و کاکاوکار ئەیوەڵا دادەنزار کاکاوکاری کامێرا دادەنزار ئێڵا ڕاکە حازر بۆ چی ئەوانە و نابێت تەڕبیت و نابێت پرژە بەرکەوە بۆ بەر کامێرا ناشتریوانم بەڵام لەو جۆرە بەرنامانە کە پێشکەشەکرێ ینی بەس تەنها پێشکەشکار ئەمێنی ئەچێت پێشکەشیەکە وانە هەچە من جاری خەمی و سەوزەکە بشۆرم و نازانم موشک بێت و مناڵ مێ ڕێژن و مناڵ تاچم دەچکە گۆڕم ڕای مەکێشن و حقت ئەو شتانە ئەبن بە یادگاری خۆشێکی ئەو کاتە مەزبوطی کامێرەی دەوێت ستافیدان دەرێنەرێکی تایبەتی دەوێت مۆنتێرێکی تایبەت دەبێت خۆی لەوێ بە دواییشی گرافیک و ئەمانی وانە ینی تۆ ستافێکی کامل دەوێت بۆ ئەم بەرنامە من خۆشم بازاڕم مەکرد وەڵا کاک جەلال بەڵام بۆیە دەڵێن بەڕاستی سپاس دەکەین لەبەرەوەی کە خۆت کامێرامانێک و هاوسەری بەڕێزت 25 بەرنامەتان بۆ ئێمە تۆمار کرد شتێکی دیکە کە بڕیار بوو تۆ میوانی بەرنامەکەمان بین ڕۆژێکە کاک جەلال باسم گوتم با لەگەڵ بەرنامەکەی ئەو هەڵانەی کە کردوێتی پیشانی بێن بەزوتی ماشەڵاوە باش بووە هەڵی تەسەورەکەی دووسێ هەڵی کەم نەبێ ڕاستەکەی هەڵەکان سەشەکەی بین نەچ منی گەردن مازاکە بە هەڵێک زۆر پێکەین ڕۆژێکیان لە کاتی مۆنتاژا کاک جوامێر ئەی کردەوە لە خواحافیزیا بوو دووسێجا غەڵەتە کردەوە هۆوتێ پێم وایە بێ ئەوە کاک جەلال بەرنامەیەکمان هەبوو ئەشیرینی بە مۆزمان دروست کرد جا هەر بیریشم چوو یەک دوو بەڕست پەیوەندیان پێیان کردم وتیان یعنی مۆز و هێلکە پێکەوە ناخورێن یعنی ئێوتم ئەی کاکە خۆ مۆز و هێلکە بەتەنهانین من هاتووم هێلکەم یەک دنیا شتم تێکەڵ کردو بەسەرێکە پاشان ئەو قسمەتە ناوڕۆن سوور بۆ تۆ هەر هیچ مەفعولێکیان نەماوە ڕۆژی بەرنامەی ئەو هێلکە و مۆزەکە شیرینیەکمان لێ دروست کرد
ڕۆژی بڵێن خۆم ڕۆشتم بڵێن شت پێداویستەکانم کڕی بوو 2 کیلۆ مۆزم کڕی خۆ من هەمیشی ئەم 2 کیلۆ ناخەمە سەر مێزەکەدای بنم تقریبا زان 5 مۆز 6 مۆزێکم خستە سەرەوە لە بەرۆی قەرەباڵخیش بوو باقیاتی بڵێن هەخستە ناو سەلاجەوە خوانی بڕم منش ینی 2 مناڵمان هەیە ینی سێرم کرد مۆزەکە سێرگەم سیانی مابوو لە سەرەوە لەسەر مێزەکە وەڵا ئیتر ئەو خۆ من هەر تەنها 2 مۆز بەکارهێنم وەڵا نازانم چی بوو پێشەوە بەرنامەیەکم کرد بوو لازم چوم ینی نەیش ئەکرا هەموو بەرنامەیە کراس بگۆڕم یان جل بگۆڕم یان لەچکمە گۆڕی یان هەیە لە کۆشتانە هاتمۆ سێرەکەم سێ مۆزەکە دانراوە محەممەد هاوتی ئەنی لاوا بین دەستیوەکەی محەممەدی دایکە پەلەمەکە مۆسێکی برد و ڕای کرد وتم محەممەد کاکە من سێ مۆزمەوە هاوکاریش هاوکاری خۆم نییە لە ماڵەوە وەڵا ئیتر مۆزەکەمان لێ وەرگرت و لەگەڵ کاکاوکارەوەتمان هەتاوەکو ئەوە من 2 مۆزی بەکارێنم لێ بەرنامەکەت و مۆزەکەیان بەرە محەممەد وەڵا مۆزەکەیشی پاکرد بوو هەر سەیری ینی جا ئەو بەرنامە زۆر کەسیانەوە ئەوە بە پەلە قسە و کردووە هەر نازانین چی وتووە هەر سەیری مۆزەکەمە کرد و ئیتر نەمەتوانێت قسە بکەم هەر پێەکەنیم سەری مۆزەکەم کرد و کاگاوکاروتی نیوی پاکرا بوو ئەمە پێویستمان بوو نەیش ئەکرایانی من شتەکانی کەم گرت بووە ینی ماڵیشمە ئێمە زۆر دوورین لە سنتەری بازار هەر سەری مۆزەکەمە کرد و ئیترانی خۆم پێ ناگیرا پێم وایە بێکێک لەو بەرنامانەی کە زۆر پێکەنی بم بەرنامەی ئەو شیرینیە بوو بەم زۆر باشە خاتون زار دەرفەتمان کەم ماوە دەمێ بزانم پلانی داهاتوو چییە لەگەڵمانە بەردەوام دەبی یا خۆت دەتەوێت ئەوەندێک کە هاتووتە ناو ڕاگەیاندنەوە پلانت چییە بە تەمای چیت هیچ ئاواتێک لێ علامە کاک جلال بەڕێز ینی من سەرتایش کە بڵێن ئەو بەرنامەیەم هەڵبژار لەسەر پێشنیاری کاک ئاریانی بەڕێز و بەڕێزی شت ینی وتم من هیچ ئەزمونێکم تیان نییە ئێستش بۆ داهاتوو من ناتوان بڵم لەو بەرنامەیە بەردەوام ئەبم لەبەرەوەی ینی ئەو کەسانی کە لەو جۆرە بەرنامانە ئەکەن ئەبێت ئەزمونیان هەبێوانە تۆ ئەزمونێکت وەرگرتووە بە شێف و من ئەو ئەزمونی وەرم گرتووە ینی ئەوەی کە وەرم گرتووە پێشکەشم کردووە کاک جەلال ینی ها بۆ نمونە دوورە ئەمە ینی لە پیشەی من بەردەوام بە شوێن خواردنا بگەڕێم وانە جا ئەوەندەم سایتی خواردن ئەوە کردی بۆ ناو مۆبایلەکەم و ئەوەندە ڕسمی خواردنم گرت بوو ینی ئەو ماوە هەموو ئەوەم بوو بە خواردن دروستکردن خواردنێکی کەوە ڕێگەل لە سایتی یاخود لە ئینتەرنێت یەکسەر پێشتر وەکو نمونەیەک دروست نەکرد یەکسەر نەوەڵڵا ینی یەکەم تەجروبەم یانە ئەکسەر لەسەر شاشە بەڵام ئەوە بزانە لە ڕاگەیاندنە بۆ دەست بۆ هەر گۆشەیەکی ڕاگەیاندن بە کاری تیا بکەی وەکەوەی کە ئێستا هیلاکی ئەوە هیلاکتەکە ڕاگەیاندن بەجددی بەتەئکید وایە کاک جەلال بەڵام من هەمیشە ئەڵێم ئینسان ینی خۆ من ناڵم ینی لەم ئەوەی کە هەڵمژاردۆ بووم سەرکەوتون نەبووم ئەوە زۆریش ناڵێم ینی بەو شێوازە بووم بەڵام لە یەکەم ئەزمونم بڵێن یەکەم ئەزمونی بەر کامێرام نەبووە من ینی تا ڕادەیەکی باش سپاس بۆ خۆی گەورە باش بووە بەڵام زۆر کەسیش ینی پیان وتوم کە تۆ ڕەنگە توانە و خولیات لە شتێکی کیا بێ بۆ نمونە ڕەنگە پێ قسەکردن و کۆمەڵە شتێکیش توانم دوور لە خواردن دروستکردنەکان نەبێ زیاتر ینی بتوانم لە شتێکی بەرنامەیەکی کۆمەڵایەتی ئاوا ینی شتێک کە بتوانم زیاتر بە قسەیانی بەشداری بکەم تایە زۆر باشە نزارخان هیلاکمان کردی زۆر سپاس دەکەین بەڕاستی هەم بەناوی بەرنامەی پەیامی ڕۆژەوە ئەم هاوکاران وتەنانەت بەڕێوەبەری پەیامیشەوە زۆر سپاس دەکەین لەوەی کە سپاسی خۆت و کاگاوکاری هاوسەری بەڕێزی شت دەکەین سپاسی مناڵەکان دەکەین چکە مزاحم بووین و بەڕاستی شاکارتان بۆ ئێمە کرد ئەو شاکاری خۆمان دەزانین چەندە گەورەیە زۆر کاک جەلال بەڕێزم لە یەک شتێکەیش ئینشاڵڵا بە کورتی ئاماژەی پێ بم زۆر کەس ینی نامەیان بۆ ئەناردم یان تەلەفۆنیان نەکریان پرسیاریان نەکرد ئەنوت بە مانگانە بەرنامە ئەکەی یان بە بەرنامە ینی هەمە بەستی ئەو مەبلەغیان چی ئەوشتانە وەرێگرم ڕۆژێک بەڕێزێک گوتی وەڵا خێزانم وتوێتی ئەمە ڕەنگە مانگانە بێ و ینی مانگی 1 ملیۆن وەرگرێ بۆ بەرنامەیەک وتم وەڵای من ئەگەر هەر کەسێکی کەیش ئەم بەرنامەی من ئەگەر وەری ئەگرێ خواگەی لێ خۆم یارمەتی ئەیەم و ئەو مەسروفانیشی کە خۆم ئەیکەم بۆ ئەویشی ئەەکەم ینی بەس تەنها ئەو کەسە بێت بەرنامەکە پێشکەشکە ینی خەڵک زۆر چاوی لەسەر ئەوە بوو کە من چەنە وەرەگرم لە بەرنامەیە و
ئەو قسەی کاک دانیاری بەڕێزەوە دوایی ئەنوەل حاصل پێیان ئەم مەسرفە بوونەکە شتەکان چی لێ ئەەکەم مسپاسی خۆی پەروەردگارەکەم تەنها حەزم کردووە هاوکارێکی پەیام بکەم هاوکارێکی پەیامی ڕەش بکەم هیوادارم خۆی پەروەردگار بە پێی نیەتەکەی خۆم وەریگرتی بین خۆشخێراتی وەرە جەژن و خۆشیابی ئینشاءڵڵا. بینەرانی عەزیز دیارە بڕگەی دووەمی بەرنامەکەمان پەیامی ڕۆژ دەچێتە ماڵی یەکێک لە شەهیدە سەربەزەکانی ڕابوونی ئیسلامی کوردستان کەوی شەهید عەبدولباستە. لێرە دەچمە لای هاوکارمان ڕامیار عوسمان کە لەو ماڵەیە و بە شێوازێکی ڕاستەوخۆ لە سێم ڕۆژی جەژن ئەم ماڵە بەڕێزە بەسەر دەکەینەوە. ڕامیار سڵاوی خوا لێبێت، فەرمودێنە لای جەنابەت و چاوەڕێی جەنابەتەکەین بزانین ئەم ڕگەیەمان بۆ پێشکەش بکەیت. بەڵێ سڵاوی خواتان لێبێت، ئەم کاتتان باش. دیارە ئێمە ئێستا لە ماڵی یەکێک لە خانەوادەی ئەو شەهیدانین کە یەکێک بۆ لەو شەهیدانی کە بەشداری کردووە لە چەندین شەڕ لە بزوتنەوەی ئیسلامی ئەویش شەهید شەریف مەجیدە ناسراو بە شەهید عەبدولباست. ئێستا ئێمە لە نێو خانەوادەکەی داین، دەمانەوێت گوزەرێک بکەین بەناو ژیانی بزانین ژیانی ئەم شەهیدە چۆن بە سڵاوتان نەبێت. کاک یوسوفیان کاک یوسوفیان ئەگەر باسێک لە ژیانی ئەم سەرکردەیە بکەین. بەڵێ سەرەتا سڵاو ڕێزمەیە بۆتان بەخێر بن بۆ ئێرە جەژنیشتان پیرۆز بێ، سەلامەت بیت. وەڵای ئێمە وەکو بنەماڵی شەهید شەریف باوکمان کاتی خۆی ڕاستیەکە کە ئێمە هەرچەنە بچووکیش بووین بەڵام لە ڕووی هینەوە ئێمەی پەروەردە کرد و ئێمە گیاندا ئەم سەردەمە و ئەم کاتە یعنی کە ئێمە لەخوا بەزیابێ عایلەیەکی دیندار و لەخوا ترسی لە ئێمە دروست کرد. ئەگەرچی بە مناڵیش لە تەمەنێکی کەما لەگەڵ ئێمە بوو بەڵام سوپاس بۆ خوا کەسێکی هین بوو. ئیتر بڵین کاتی خۆی باوکم ئێمە مناڵ بووین کە چوونەتە دەرەوە چون بۆ ئێران. ینی ئەو کاتێک کە ئێوە چوونە دەرام مەسەرەن ئێوە لە سلێمانی بوون پێشتر تەمەنە چەند ئەو کاتەکە تۆ بێما بە کوڕەکەبڕی ئەوێ ئەو کاتێک کە لە سلێمانی بووین تەمەنم 4 ساڵە بوو، تقریبی 3 ساڵە بووم لەو تەمەنە بوو چوونەتە دەرەوانێ. یعنی بزەبت ساڵی چەند بوو کە لە سلێمانیتان جێش؟ 1984 بوو ئێمە چوینە ئێران. ئەو کاتە بڵین کاتی سەردەمی حکومەتی بەعسا بوو، تر بڵین باوکیشم لەگەڵ جەماعەتی بزوتنەوەی ئیسلامی چووە دەرەوە و چووە شارەکانی ئێران. ئەوەنی کە لە هاوڕەکانی شەهید عەبدولباستەوە گێتان لەوە بێت بەشداری ئەم شەڕانەی کردووە، چۆن ئەیگەڕنەوە، چۆن ڕۆڵی گێڕاوە لە ئەم شەڕانەی کە بەشداری تیا کردووە؟ وەڵا باوکم ڕاستیەکەی بەشداری شەڕی کردووە، بڵین لە شەڕی کەرکووکا بەشداری کردووە، لە کۆمەڵە شەڕی ترا بەشداری کردووە لەو سەردەمەی کە حکومەتی بەعس بە زۆر ینی زۆری بۆ خەڵکی کوردستان هێنابوو. ئیتر ئەویش یەکێک بوو لەو کەسانی کە بەشداری ئەو شەڕانەی کردو وەکو پێشمەرگەیەکی ئازا و چاونەترس بەشداری چەندین شەڕی کردووە. ئەوەی کە بزان یعنی جکە لەو شەڕانەیان ئەو مەفرەزانی کە بەشداری تیا کردووە یەکێک بووە لەو پێشمەرگانەی کە ڕۆڵی سەرەکی هەبووە لە ڕاپەڕینەکەی گەری کوردستان و ئەوەی کە بزانین بەشداری کردووە لە پێنجوێنەوە هەروە ئەو شەڕانی کە لە کەرکووکە بۆوانش پێم وای بەشداری کردووە. چۆن باسیەکەن ئەمانە؟ وەڵی وەکوەوە من چکا مناڵ بووم ڕاستیەکەی زۆر بیرم نییە، شکۆلە بووم بڵین 12 ساڵە بووم کە شوکتریش بووم ئەو کاتێکە ئەو بەشداریە و شەڕانەی کردووە. بەڵام بەڕاستی ئەو کاتە ینی ئەو چەندان پێشمەرگەی تر کە خوای گەورە بە شەهید قبوڵیان کە ڕۆڵێکی کاریگەریان هەبووە لە بەشداریکردنی شەڕی کوردستان لە دژی حکومەتی بەعس. ینی سەرەتای دروستبوونی بزوتنەوەی ئیسلامی بە دروستبوونی ئەو کەسانە و چەندان کەسی تر
و چەندە پێشمەرگەی ترکێ ئێستا ماون لەخوا بە زیابێ ینی ئەم خەباتی ئێستا هاتوۆتە دی و ئەمە ئازادی هاتوۆتە دی. بەڵێ دەست خۆش بێ دایەکیان بڵێن کە عەبدولباست جەنابەت لە خۆشی و ناخۆشی لەگەڵ یاوی هەمیشە ئەم کاتێک کە بڕیاریە ببێ بە پێشمەرگە لە بزوتنە ئیسلامی ساڵی چەند بوو و باسی ئەوەم بۆ بکەی کە ئێوە سلێمانیتان جێش چۆن بڕیارتان دەکە سلێمانی جێ بێڵن و بڕۆم بۆ ئێران ئەو کاتە بەس یەک دۆزمای کە نزیخیتەوە حەزیت نەبێت ئانێ بڕیاریە تقریبا ساڵێک و 6 مانگ بوو فیرار بوو لە ئەسکەری ئەنجا هاتەوە ڕۆژێک کوتی وەڵا من ئەڕۆم تم بۆ کوێتی وەڵا بۆ ئێران ئەتم منیشتم بۆ کوێ بڕۆی ئامادەم لەگەڵە تیاخژنەکە ئەم شوێنانە خۆشی و ناخۆشی هەموو نەوعیتیایە تم بۆ ژێر دڕکێ بڕۆی لەگەڵتم بۆ ژێر بردێ بڕووی وام لەگەڵت لە حەش شوێنێ تۆ دانیشی منیش وام لەوێ یاخ وەختێکە بێت لەوانەیە نان نەبێ بیخۆین شت نەبێ بیخۆین ئیسراحەتمان نەبێتم منیش وەک تۆ ئەرە وەڵا برا ئەو کاتی ڕۆیشتن بۆ ئێران ساڵی چەند بوو ینی 84 بوو باسی ئاخری 84 بەڵێ باسی ئەو ناڕەحەتیانە بکە کە لە ڕێگا توشتان بووە باسی ئەو شوێنانە بکە کە لە ئێران تێدا نیشتە جێبوون دوجار لەکوێ نیشتە جێبوون هەواڵ جار براکەم لێرە ئێمە ڕۆشتین شێک لە دێکۆن ماین و دەیەکە لە ئەحماوە یەک دۆزمای کە نزیخیتەوە یەک شەو لەوێ بووین لە دەیەک بووین لە لای دێکۆن ماینەوانی لێوە ئەو شەو لێوێ بووین بەیانی زوو نوێژمان کرد چوینە ئەحماوە لە ئەحماوە بڕێ خورمامان کەڕی گیرفانەکانمان پڕکرد لە خورما و ڕۆشتین ئیتر وڵاخیان بۆ من گرت ڕۆشتین حتا سەرەوە لە سەرەوەی کابراوتی خوا من ناتوانم بێم لەگەڵتان ئیتر ڕۆشتین بە ڕووی ئێرانە کە ڕۆشتین منیش ئەمە نەکەوتم پاسدارەکەی بەشی ئێران دەستکێشەکانی خۆی داکەن یای بە من تی لە دەستیکە بەفر زۆر بوو کڵاوەکەی خۆی یامێ کردمە سەرم ئیتر ڕۆشتین کەوتینە ئۆردوگای جزڵی دوو شەو لە ئۆردوگای جزڵی ماینەوانێ لە ماڵی کیامە نا هەر لە ئۆردوگاکە ئەماینەوە دووبارە ڕەوانەی مەریوان کران لەوێش دوو شەوی لێبووین لەوێش دووبارە ڕەوانەی سنیان کردین لەوێش دوو شەویمان پێچوو سنە ڕەوانای ئینیان کردین ئۆرامینیان کردین ئەو لاتاران لەو لاتاران و تقریبا مانگێک 27 ڕۆژێکمان پێچوو لەو مەنتیقایتر تاو تاکید مانگەکەمان پێچوویان تر لەوێ باوکی مناڵەکانتی ئەمە تەحمل ناکەین بەم مناڵانەوە خوایەکی تریش ئەو ئیسماعیلی شریاینێ ئەم مناڵانە تەحمل ناکرێ 24 ساعات ئەو لاتاران نەقڵکرین بۆ جەهرون وەرەقەمان مامۆستا وەرەقەی بۆ کرد بە قاچاقی لە ئۆردوگاکە هاتینە دەرەوە هاتینەوە بۆ سنە بۆ ماڵ مامۆستا شێم حەمە ئەو شەو لە ماڵ مامۆستا شێم حەمە بووین بەیانی هاتینەوە بۆ مەریوان لە مەریوان هاتینەوە ماڵی کاک شەید تایر ئەوەی لەگەڵ کاک ئازادە شەید کرا دوو شەو سێ شەو لە ماڵی ئەوانە بووین هۆدەمان گرت تقریبا 15 شەوی پێر چوو بەیانێکیان کاکەم ها کاک سەلمانم وتی عەبدولباست ئەم مناڵانە بەرە بۆ شوێنە بەخوا سەدامان ڕەشەی کردووە وەڵا لەو قسانە بووین و خۆڵ هاتە خوارەوە سەرمانە کە خۆڵەکە هاتە خوارەوە سەرمانە ژێرزەمینێکی لێ وڕامان کە خۆمان کە بەویایە هاتینە و دەرەوە مناڵەکانمانین کرد و سەحەب ماڵەکە کوتی بچن بۆ ماڵی ئەو کچەی من بۆ لەژێر چوین تقریبا 10 شەو لە ماڵی کچەکەی ئەو بوون کاک محەممەدی برای کاک شەید ئازاد ها بە شوێنمە دمخوا کاک محەممەد گیان بم بەرە بۆژە تۆپ تیارەکە بۆ مەریوان تیقڵا براژە نابۆمە بۆژە تۆپ تیارە ئەوەم بۆ دێگولان ماڵی ئاوا بێ لەگەڵ تۆ خی گەورە پاداشتی باتەوە هەڵی گرتین هێناینی بۆ دێگولان سێ ماڵمان بوون کاک عەقید و کاک عەباس و کاک بەختیار ئەوانە دۆست قورماتووی بوون هێناینی لەگەڵ ئەوان داینێ کە لەگەڵ ئەوان داینین تقریبا 2 مانگ لەگەڵ ئەوانیش یەک دوو هۆدەمان بەدەست و بافتەکان ژوورێکە خەوتن پیاوەکانی ژە ژوورێ دوای ئەوە ئیتر ئەنجا هۆدەمان گرت جیا بووینەوە بینێتری پێچوو
ئاوەتە خایاندی خۆی گەورە مناڵەتریایینێ کە خوا مناڵەتریایینێ ئەو ڕۆژە خوا مناڵەکەی ئێمە یامان ناوێنین ئەسمان باوکیانتینەوە وەڵا مەفرەزە دەرچۆ نایێنێ مجاهید کوڕەکە گوتم باکسی توتە نایێنم ئەسمان بۆ نایێنەی مجاهیدی نایێنێ مجاهید بکەیتی خۆتە ئەو بەینەش لێوە بووین ئێتە مناڵەکەمان حەومان بەخێو بکە قسە وەڵای ڕۆڵەکانی ئەوەی بک کە سوکاری ئەوەی بک دووبارە لەوێ هاتینەوە بۆ مەریوان لە مەریوان تقریبەن 2 مانگی لێ بووین عێراق تۆپبارانی کردین گواستمانەوە بۆ ئەفغانستانان دەیەکە لەو مەریوانە مەڵا بەڵێ باقی بێ دووبارە بینێکیش لەوێ بووین گواستمانە بۆ برالە دای میراوە و گۆخڵان و ئەوانە مەسافەی چەند ساڵی پێچوو ئەو گواستنەوانی کە بەردەوام وەڵا ئیتر تقریبەن یەکیان شوێنی وا بوو مانگێکی ئەگەر لێ بووینایە شوێنی وا بوو 2 مانگی لێ بووین شوێنی وا بوو 6 مانگی لێ بووین شوێنی وا بوو ساڵێکی لێ بووین ئەمانە کە ئێستا باسی یەکەم دوجار لە بانە پێما بنیشتە جێبوون بەڵێ ئیتر وەڵا کە چووینە برالە لە برالێش بینێک لەوێ بووین بینە و دواتیان وەڵا سەدامە ڕەشەی کردووە لە برالێش بارمان کە سبحانەڵڵا ئەو ڕۆژە ئێمە بارمان کرد ڕۆژی دوایی بەیانی زوبیەکەی کیمیایی ڕێگا بوو لە پشتی ماڵی خۆمان ئەرەوەڵا ئەتە هاتین و کێلە لە مەنتیقەی بانە لەوێش 2 هەفتەی لێ بووین دووبارە چوینەوە بۆ وێنی خوارو نەبووێنی خوارو گواستمانەوە ئەنجا لە شوەیەکە ڕەنیشتە جێ بووین لەوێ بەتەواوەتی کە نیشتە جێبوون ماوەی چەند نیشتە جێبوون ینی بێەوەی کە 6 ساڵی لەو دیار بڵێ باشە ئەو شەڕانەی کە ئەبەباست بەشداریتیا کردووە وەکو بزانیان لە هاوڕەکانیەوە گوێبیستی بوو بێتی چەند شەڕ بەشداری کردووەوە یا کە دەگەڕایەوە یان چەندی پێچووکە ڕۆیش و دەگەڕایەوە بۆ ماڵەوە ماوەکەی مەسڵ وەڵی برا جوانەکەم ئەو شەڕانە ئێستا ئێمە لە مەریوان بووین مەفرەزەیەکیان ڕۆی 6 شەویان پێچوو هاتنە مەنتیقەی دێگەڵە و ئەوانە کە هاتنەوە 3 شەوید و 3 بری نارمان بوو 6 شەویان پێچوو بوو کە هاتەوانێ ئەمانەی قوڕی پێوە بوو جا ئافرە عادەتی وای ئەوم گوتم خوا باکسی پێیان بۆ قوڕەمەیە ژوورەوانێ گوتیتەوە ڕامژنە فەرشەکەی خۆشترەوێ لەمە مەڵا فەرشەکەم خۆشتر ناوێ بەستوا بۆ قوڕەمەیە ژوورەوە هاتەوەست دانیش کشومە 2 شەو هیچی نەبوو نەکتی شەیدمانێ نەکتی برینارمانێ هیچی نەبوو تۆش پرسیارە لێ ناکەیت ئینم نەبوو ئەو جورئەتەی ئەوەم نەبوو حەزم ناکەم گوو با خەفەن نەخوا هیلاکەمان دووە وەڵا ڕۆی 2 شەو لە ماڵ بوو ڕۆی و ئەم خێزانی کاکشەی جەمالەتی دادا وەرە بە ئەم شەو من و تۆ خێزانی مەلام حەمە بەرسێکمان بەیەک و دانیشی نزیک وینەیەک وەڵا چین لێ دانیشتین و کەوتینە سعات 10 شەو تەقەی دەرگای حەوشێها خێزانی کاک جەمال من چوم دەرگا بکەمەوتینە تۆمەچۆ نەکات جەمال بێ پودم دە هەست کە زێ قەیچەکە من دەرگای لێکەمە دادەگێ کە دەرگام کردو بە ڕەحمەت بێ کاکشەی جەمال سپیستی بوو منیش هاتمەوە ژوورۆ بە خێزانی مەلام حەمەی ڕازی تم شەم سەوتی ئاتم بەخوایان ئەقڵم نیان شتێ بووە تیتە واز بێنیت تۆش هەشتێ بێ هەرەڵی وەڵا شتێ بووە بەخوایان من ئەقڵم نیان شتێ ڕوویاوە ئەوە هیچ کەوتینە بەیانی کاکشەی جەمال و خێزانی چون بۆ دێگولان کەوان ڕۆشتن بۆ دێگولان هاتنەوە خێزانی کاکشەی جەمال زۆر تێکچوو بوو دەمدا دەسازگات و ئەو خوایە بە حەقێ ناسی چی بووە دی وەڵا شەید فاروق شەید بوو شەید عەلی سوێلی شەید بووە و شەهید کاکتەها شەید بووە و سیانی حسابکردن 3 بریناریش بڵین کاگنووری و کاک سەلمان و کوڕێتری گوو بەخوا لە خەیاڵ نەماوە منیش خوا عەفوی کە باوکیان هاتەوە لەگەڵ مردووی هەموولایە دەرگای حەوشم دەکردو چم قورئانێکمان هەڵگرت بڵێم بەم قورئانە کاک سەلمان و عەلی ماوەی دژنەکە ئەو قورئانە بۆ ئەوکەی بەگژما بەخوا ماوە تم ئەی کوان بۆ پێم ناڵی لەکوێن دی وەڵی کاک سەلمان برینار بۆ چاوێکی بە شکر ماوە ئەیتر تقریبەن کاک سەلمانم نەبینی و 9 مانگی ڕێک کاک سەلمانم نەبینی کە لە تاران سەر دکتۆر و ئەملا و ئەولا بوو هەرە وەڵا برا لەوە دوایین بووین کە چوینەوە مەفرەزەی 5 جوێن هاتەوە خوارە لەوە بەشداری کۆ لە ئینی 5 جوێنە تا نزیک 3 سایق شەڕی 3 سایق و ئەوانە
ئەو شەڕی کە تێیدا شەهید دەبێت لەکوێ بوو شوێنەکەی وە دوجار کە ڕۆیشت مەسەن ئەو قسانی کە لای تۆ کردی دوجار چی بۆ قسانی زیاتر کە بیرت مابێ؟ وڵی برا ئەو قسانەی کە لە لای من کردی تی کە خەبەر هاوتیان مەفرەزەدا ئابەزێ تی وڵا بەجێ ماوە لەکوێ بەجێ مابوو؟ بڵێن لە ورفیقانی کە لە منتیقەی پێنجێنەوە تم دەقیچەکە تا مەفرەزەیە تر ئەڕواقیچەکە تۆ لە ماڵەوە بە تی بەخواژنەکە خۆی گەورە لەم قوبڵ ناکە مەحاسەبە مەکە هێنای 3 ڕۆژ کرێکاری کرد ئەم 3 ڕۆژە کرێکاریە ڕۆژێکی هەڵگرت بۆ خۆی 2 ڕۆژی پارەی ئیشەکەی بەجێ هێش بۆ ئێمە تی مەحسمەمە بە تۆ مناڵەکان ئیتر کە ڕۆی نەمبینیەوە ئارەوەنە ئەوە نەمبینیوەتە باشە دوجار کە شەهید دەبێت لەکوێ شەهید دەبێت؟ لە قەڵاتزە شەهید بوو ئەوەی کە بزانین یعنی ئێوە ئامادەی بە خاکسپارنەکەشی نەبوون ئێستا گۆڕەکەشی نازانن لەکوێ نەوەڵا برا من نازان بەس هێوەرەکانم چوو بوون بیان ئەگەرین بێ بڵین لەگەڵ ئامۆزاکانی و کەسوکاری بیان ئەگە بزانین کامەیە ئەچین ئەیهێنینەوە بڵین بۆ منتیقەی پێنجێنی کەس ناو کەسوکاری خۆمان بە خاکی ئەسپێرین تر ئەو وەختێ نانهێشت بوو نانهێشت بووی تر ئامۆزایکی وتوی کاکە تازە بە هەرەومان بۆ ئیترین نەبێ هەرەوە کاک یاسین سڵاوی خوا لێبێت جەژنیشە پیرۆز بێ سڵاوی خوای گەورەی لێوەش بێ عەبدولباستی پێما بێت وانە بەڵێ تۆ چی یادەوەریەک لە باوکت هەیە لە باسی پێ بووە؟ أعوذ بالله من الشيطان الرجيم ولا تحسبن الذين قتلوا بل أحياء عند ربهم يرزقون پێشێکی بەخێراتنی ئێوە و ستافە بەڕێزەکەتانەکەین بۆ ئێرە یاخوا بەخێر بێن بۆم بەسەرکردنەوەی ئەم خانەوادەمان ئەمە لێرەوە جەژنە پیرۆزەی خۆم ئاڕاستەی سەرجە مسلمانانی جیهان و کوردستان بکەم هیوادارم ئەم جەژنە بێتە هۆی لاچوونی ناخۆشی و بەڵاو مصیبەت لەسەر ئەم میلەتەمان و جێڕانەوەی خێر و خۆشی بۆ هەموو مسلمانان ئینشاءالله وەکو یاداوەری لە باوکی بەڕەحمەتیمەوە باوکم هەمیشە ڕۆڵی هەبوو لە پەروەردەکردنمانە هەمیشە هەوڵی ئەوەیە کە بە شێوەیەکی جوان و دروست پەروەردەبین بە شێوەیەکی دیندارانە پەروەردەبین هەمیشە هەوڵی ئەوەیەدا کە بزانین چۆن هەوڵی ئەوەیە کە کەسێکی باش پەروەردە بکە من نمونەیەکی باشی پەروەردەکردنی باوکمە گێڕمە بەوەی کە بەردەوام هەوڵی ئەوەیە کە من وەکو خۆم قورئان بخوێنم هەوڵی ئەوەیە کە حەدیسەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم لەبەرکەم من وەکو خۆم قورئانم کە تەواو کرد لەسەر دەستی باوکم تەواوم کرد لە پۆلی 5 سەرەتایی وەکت کە تەواوم کرد یەکێکی تر لەو یادەوەریانی کە لە باوکم بیرم ماوە هەمیشە هەوڵی ئەوەیە کە بەردەوامە و ئاگاتان لە نوێژەکانتانان بێ بەردەوام کە ئەگەڕایەوە لە نوێژەکانی ئێمە ئاگادارە کردووە کە نوێژەکانمان بکەین خاصەتەن نوێژی بەیانی زۆر هەوڵی ئەوەیە کە نوێژی بەیانیمان نەفەوتێ ئەمە یادەوەریە کە لە باوکمە بیرم مابێت بەڵێ لە ئەو هەوڕێنی کە لەگەڵ یابوون ساتەکەیمانی ئەوان کە گێڕابێتیانەوە چۆن باسی ڕۆڵی باوکتیان کردووە لە ئەو شەڕانی کە بەشداریان کردووە؟ وڵی وەکو ئەوەی کە لێ ژێڕنەوە کەسێکی ئازا و چاونەترس بووە هەمیشە هەوڵی بەرگریکردن لە خاکی نیشتیمانی یاوە لە هیچ شتێک سڵی نەکردوێتەوە و هەروەها جگە لە شەڕەکان بەردەوام کەسێکی ڕووخۆش و تەبیعەت خۆش بووە بەردەوام وەک لێ ژێڕنەوە لە هاوڕێکانی چۆتە هەج ماڵێکەوە بەردەوام نقلی پێ بووە وەکو دڵخۆشیە یا بە مناڵەکان ئەو مناڵانی لەوێ بوونیان لەگەڵ ئەوانە کە تێکەڵا و ئەو کەسانە بووە کە تێکەڵاویان بۆ نقلی یاونەتێ بەردەوام کەسێکی ئازا و چاونە ترسیش بووە وەک لێ ژێڕنەوە ئەوەشی کە یەک جار بینیوێتی وڵای پێ بۆیان گەڕام وتیانە ئەوەمان خۆش ویستووە حەزمان کردووە بەردەوام سەردانمان بکاتەوە بەڵێ دەست خۆش بێ کاکیوسف جەنابە کوڕی گەورەی ئەمی بەڵێ ینی وەکو ئەوەی کە هەیە دەوترێ مەسەرەن چیتر لەسەر شەهیدەکەتان دەوترێ لەسەر باوکە تۆ کوڕی گەورەی بانی بیریەکە لەگەڵ باوکدا بووی پێما بە یەکێک سەردانێک کردووە بۆ ماڵێک ئەو سەرهاتانێکە هەیە لەسەر وەکو ئەوە بڵین ئەو کاتە هەموو هینێک خەباتێک خەباتی چەکداری بوو ئێستا خەباتەکە
بۆ بەخەباتێکی مەدەنی و بانگەواز و ینی داوە و ئەو شتانە ئەو کاتێ بڵێن ئێمە خەڵکی ئەو کاتێ ینی بەڕاستیەکەی لە ڕووی ئیمان و تەقوا و کەسانێکی باشتر و لەخوا ترس بوون لەخوا بەزیاوێ ئێستاش کەسانێکی باش و لەخوا ترس هەر هەن ینی ئەوە نییە بڵێن ئێمە بەڵام ئەو کاتە ینی زیاتر ئەو ئیمانە بە خەڵکەکەەوە دیار بووە و تەقوای بە خەڵکەوە دیار بوو وەکو ئێستا من ئەو کاتە جوان بیرمێ جارێکیان باوکم بردینی بۆ ماڵی دۆستێکی خۆمان ینی هەر پێشمەرگە بوو ئەویش لەبانە بەس من و ئەو بووین چون سەردانمان کرد ئەمە ینی وەکو ڕاستی ینی خۆم لەگەڵ یا بووم ئاگادار بووم کە چوونە ماڵیان ماڵێکی هەژار ینی هیچ شتێکیان نەبوو تەنها کومبارێکیان نەبوو کومبارەکەش ینی ئەوە نەبوو کە ئێستا گەرم لەم ڕۆژە بووە لەوانەیە ئێمەمانە ڕامان نەخستە کەچی وتی کە عەبدولواست حەزەکەم ئەم کومبارە بفرۆشین پارەکە بنێرمەوە بۆ خەڵکی کوردستان تی خۆ لەسەر چی دانیشی و تی خۆم لەسەر مقبار دانیشم پێویست ناکە ئێمە دنیای نین پێویست ناکە شتمان هەبێ ئێمە قیامەتین ئینشاءالله حەزەکەم هیچمان نەبێت کە ڕۆشتینەوە بۆ لای خۆی گەورە هیچمان نەبێ ینی ئێستاش ئەو یادەوەریەم لە مێشکا ماوەیە و پیاوەکە بەڕاستی نمونە بوو لە ڕووی ئیمان و تەقوا ئێستا ژانی وەکو هین قەت لە بیرم ناچێت و کە ئەو کابرایە بەو شێوازەیە خۆم بەو چکۆلیە ئەو شتە ینی لە مێشکما خەزن بوو کە لەو کاتێ ئەو پرسیارە کرا بە باوکمیەوە بە ئەو کومبارە فرۆشم پارەکەی نێرمەوە بۆ ئەو مسلمانانەی کوردستان باوکیشم وتی شتی وان مەکە و تۆ هیچ نەبێ با ئەوەت هەبێت لەسەری دانیشت و لەسەری وەکو چۆنەڵی ئیسراحەتێکی ئیسراحەت بکەی خۆی گەورە پلێ شهادەتی بە نسیب بکە ئینشاءالله لەگەڵ ئەو هاوڕێ و برادرانی کە لەگەڵیا بووە وەکو خانەوادەی شەهید چیتتان ماوە بێڵێن چیتان هەیە بێڵێن وەڵی چی وامان نییە بەڵام هیوادارین کە ئینشاءالله هەموو مسلمانان تەبابن برابن بەیەکەوە ینی تەفرەقە و دووبەرەکی لە ناویانە نەمێنێ و لە ناویانە وەلانێن ئینشاءالله ئەم خوێنی ئەم شەهیدانش ببێ بە هاوێنێک بۆ دووبارە گەڕانەوەی ئیسلام و دینی ئیسلام سەرکەوێت لە دووبارە دەستان خۆش ئێوە زێتان کێشا زۆر سپاس بۆش دیارە کاک عەبدولباست لە 8/6/1994 شەهید بووە لەگەڵ دەبرا و هاوسانگەری کە لەگەڵ یابوون و لە ناوچەی قەڵاتسێ بووە و کاتێک کە شەهید بووە و هەر لەوێش دیارە بە خاک سپێدراوە و تا ئێستا ژۆکو خانەوادەکەی باسییان کرد گوڵکۆکەی نازانن لەکوێ دیارە خی گەورە لە شادەتی ئینشاءالله بنسیب کردوون دەستی ئەوەش خۆش بێ و دەستان خۆش بێ بەخێر بێن نازێتان کێشا زۆر سپاس سەلام خێر بێنێ دەستخۆشی بۆ ئەو کارمان ڕامی ڕوسمان بۆ سەردانیکردنی و ماڵەوە پێم وابێ ئەرکێکی ئاینیەوە بەسەرکردنی و جۆرە کەسانەوە کە خاوەنی شەهیدن و ئینشاءالله هەر سەربەرز و سەرکەوتوو بن بەڵێ ئازان نەچینی لای بڕگی یادەوەری بزانانی و ڕوودا و مێژوانی کە لە ڕۆژێکی و کۆمڕوودا ڕوویان داوە چین پێکەوە بینەری دەبین. بیستوشەشی پێنجی ساڵی 1999 لادایکبوونی ئەلێکساندەر پوشکین ڕووناکبیر و ئەدیب و شاعیر و ڕۆماننووسی ناوداری جیهانی و ڕووسی لە شاری پترسبۆرگی پایتەختی ڕووسیای قەیسەری پوشکین بە یەکێک لە ئەدیبە داهێنەرەکان دادەنرێت و تا ئێستاش جێپەنجەی لە بواری ڕووناکبیری ڕووسیادا هەیە. 26 پێنجی ساڵی 1976 دوایەش بەتاڵی شۆڕشی ئەیلول و هەڵهاتنی هەمووسەرانی شۆڕش بۆ دەرەوەی کوردستان جارێکی تر بە فەرمانی مەلا موسەفای بارزانی پارتی دیموکراتی کوردستان لە ژێرناوی قیادە موقەتە دەستی بە چالاکیەکانی خۆی کردەوە و زیاتر بۆ ڕێگری بوو لە بەرفراوانبوون و بەهێزبوونی شۆڕشی نوێی کورد بە سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و دوایە ڕاگەاندنەژ یەکەم چالاکی خۆیان دژی ڕژێمی بەغدا ئەنجامدا و پاشتر لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان کەوتنە ململانێ و شەڕێکی قورسەوە و چەندان کەسی یەکتریان لە شەڕی براکوژیدا کوشت. 26 پێنجی ساڵی 2018
کۆچی دوایی نووسەر و ئەدیب و لێکۆڵەر و وەرگێڕ و مامۆسای زانکۆ و کەسایەتی دیاری کوردی ڕۆژهەڵات دکتۆر محەممەد ساڵح ئیبراهیمی ناسرا و بە شەپۆل لە شاری تارانی پایتەختی کۆماری ئیسلامی ئێران و لە تەمەنی 86 ساڵیدا. ساڵی 1933 لە شاری مەهاباد لەدایک دەبێت و لای باوکی زانستە شەرعی ئیسلامیەکانی حوجرە دەخوێنێت و چەندان شار و ناوچەی کوردستان بۆ خوێندن دەگەڕێت و کۆتاجار لە سەردەستی مامۆسا مەلا حسینی مەجدی ئیجازەی علمی وەرگرتووە. لە ساڵی 1956ەوە دەبێتە ئیمام و خەتیب، پاشتر ڕوو دەکاتە خوێندنی ئەکادیمی و ساڵی 1961 بە کالیۆرس و ساڵی 1969 ماستەر و ساڵی 1992 دکتۆرا بەدەستدێنێت. خزمەتێکی زۆری بە فەرهەنگ و زمانی کوردی کردووە، وەرگێڕانی قورئانی پیرۆز و شاعیرانی ناوداری کورد و کۆزانی فەرهەنگی زمانی کوردی و باوەڕی کوردەواری و ڕاپەڕینی حەزرەتی شێخ عوبەیدوڵڵای ناری و باوی کۆمەڵایەتی و مێژووی لە دانراوە بە پێزەکانی شەپۆلن. عزیز بچینە لای هەندێک لە پەیوەندی تەلەفۆنی دیارە لە ئامێدیەوە کاک شعبانمان لەگەڵە. کاک شعبان سڵاوی خوا لێ بێت و جەژنت پیرۆز بێت. بەڵاوی خوا لەتۆ لە هەموو کارمەندان کارمەندان و جوێگران پیرۆز بێت. جەژنی پیرۆز بێت لە خۆشیاوی شعبان لە قەزای ئاکرێ. زۆر باشە. لە ئاکرێ کاک شعبان دەچی لای پرسیارەکەمان دەڵێ یەکێک لەو شارانەی ئێران لەلایەن پێشەوا عومەری کوڕی خەتابەوە دروستکراوە، بەغداد، کوفە، مووسڵ. یەکێک لەم شارانی عێراق لەلایەن پێشەوە عومەری کوڕی خەتابەوە دروست کراوە، بەغدا، کوفە، مووسڵ. بەغدا، کوفە، مووسڵ. بەڵێ. بەڵێ با کوفە بێ لەگەڵ کاریتەوە. کوفە بۆ جێگیر بکەین؟ بەڵێ. زۆر باش. هیچ زانیاریەکت لەسەر یەکێک شعبان یاخود لە نێوان سێ اختیارەکە ئەوە بە ڕاست دەزانی؟ ناوەلا بەغدا ئەبوو جەعفەری مەنسوور دروستی کردووە، مووسڵی شارێکی زۆر کۆنە لە پێش ئیسلام دروست کردیاوە، ئەوە ماوە کوفە وەڵامە ڕاستە. زۆر باشە کاک شعبان، سپاس بۆ پەیوەندیەکە تر لە جەژن نابیت. خاتو شیرینمان لەگەڵە. خاتو شیرین سڵاوی خوا لێ بێت و جەژنت پیرۆز بێت. سلام علیکم. علیکم السلام ورحمة الله. جەژنتان پیرۆز بێ مامۆستای بەڕێز. هەر لە جەژن و خۆشیابی ئینشاءالله. زۆر سپاس هەموو کارمەندان پیرۆز دەکەم، وەڵڵا هەموو ڕۆژێکتان هەر جەژن و خۆشی بێت. زۆر سپاس دەگەڵ ئێوە ئێوەش هەر لە جەژن و خۆشیابن و دوور بن لە هەر دەرد و بەڵاو ناخۆشیەک ئینشاءالله. ممنونك لە هەموو بینەرانی پیرۆز دەکەم، وەڵڵا هەموو ڕۆژێکتان هەر خۆشی بێ، خوای گەورە تاعەتی عیبادەتی مانگی ڕەمەزانی پیرۆزی لێ قبوڵ کردبن ئینشاءالله. ئامین ئینشاءالله. پرسیارەکە با بۆ بخوێنینەوە. پرسیارەکە؟ بەڵێ. دەڵێت یەکی لەم شارانی عێراق لەلایەن پێشەوە عومەری کوڕی خەتابەوە دروست کراوە، بەغداد، کوفە، مووسڵ. کوفە. زانیاری لەسەری هەیە؟ بەڵێ بێگومان زانیاریم هەیە لەسەری. زۆر باش. کوفەت بۆ جێگیرەکەی. زۆر باشە. وارە جەژنتان پیرۆز بێت، زۆر سپاس. سەلام عەلەیکم. عەلەیکم السەلام. لە جەژن خۆشیابی ئینشاءالله. دایکی لە کەرکووکەوە، دایکی ئەحمەد لە کەرکووکەوە. عەلەیکم السەلام وەرەحمەتوڵڵا دایکیان. باشی کاک دەلالی بەڕێز. زۆر سپاس ڕێزداری لای خوای ئینشاءالله. زۆر سپاس دەکەم، جەژنت پیرۆز بێت لە جەناب تو لە هاوکاری بەڕێز لەسەر دەم کارمەندانی تەلەڤیزیۆنی پێیان باوەڕێزم بۆ هەموو لایەکتان ئینشاءالله هەموو ساڵێکتان پڕخێر و خۆشی و بەرەکەت بێ ئینشاءالله. خوای گەورە نێژ و تاعەتی لێتان قبوڵ کرد بێ و ئەجمەعین ئینشاءالله. ئامین ئینشاءالله. دایکی ئەحمەد زۆر سپاس بە ناوی هاوکارم کاک دانیار لە تەنیشتمەوە و هاوکارانی دیکەم لە پەیام زۆر زۆر سپاس دەکەین. تۆش لە جەژن و خۆشیابی ئینشاءالله. سپاس دەکەم بەڕێزە. پرسیارەکە با بۆ بخوێنینەوە. دایکی ئەحمەد دەڵێت یەکێک لەم شارانی عێراق لەلایەن پێشەوە عومەری کوڕی خەتابەوە دروست کراوە، بەغدا، کوفە، مووسڵ. کام لەم شارانە لەلایەن عومەری کوڕی خەتابەوە دروست کراوە؟ بەڵێ وەڵای با کوفە بێ، هیچ زانیارێکشم لەسەری نییە. لەسەر ئەو دوو پەیوەندی پێشەوە قساکەم، هیچ شتێکی لێ نازانم.
توانیم پەیوەندیەکە وەرگرم و سڵای خۆم بگەێنم. عەلەیکم السەلام وەرەحمەتوڵڵاه. زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت هەر لە جەژن و خۆشییا ئینشاڵڵا دایکی ئەحمەد. پەیوەندیەکی دیکەمان لە هەولێرەوە لەگەڵایە. دوو ڕۆژە پەیوەندیەکانی هەولێرمان زۆر کەمە. دایکی ئالیا سڵاوی خوا لێ بێت و جەژنت پیرۆز بێت. جەژنێ خۆشەویستیش پیرۆز بێ و وادارم خی گەورە بیکاتەمانی خۆش و خێر و بەرەکەت ئینشاءالله. پیرۆز بێ ئینشاءالله. خاتون پرسیارەکەی تۆ بگۆڕمیان هەمان پرسیارە لێ بکەینەوە. زۆر زۆرمان دوومە تا پەیوەندیەکەمش وەربێ. ڕاستەکە دای لێبوور نەکەین لەبەرەوەی کا پەیوەندی زۆرمان بۆیە دەر بۆ شێوازە دەبێت. پرسیارەکە بگۆڕین یانە هەمان پرسیار لە جەناب بکەین. والله حەقەتەن وەزانم بەسڕا بوو ئەوەی بەس بەسڕەیتیانە لە اختیارەکانە بەسڕەیتیانە. بەسڕەیتیانە دەبی گۆڕم بۆ ناگەر بەرک نەبێ. زۆر باشە پرسیارێکی دیکە دەکەین دەڵێت دووەمین ڕزگاکەری قودس کێ بوو؟ عومەری کوڕی خەتاب، سوڵتان محەممەد فاتح، سەلاحەدینی ئەیوبی. سەلاحەدینی ئەیوبی بوو. دڵنیایت ئەوەت بۆ جێگیر بکەین؟ بەڵێ. دوانەکانی دیکە دەناسی؟ بەڵێ بێگومان عومەری کوڕی خەتاب وە ئەر فەتحی یعنی بەڕاستی خودی بێ شەڕۆشت بوو بەڵام خالدی کوڕی وەریەوە لەگەڵ سەڵیبیەکان وشە کە شەڕی کرد ڕزگاری کرد بەڵام لە کەسەردەمی عومەری کوڕی خەتاب کوان کلیلەکان داوەدەستیەوە. زۆر باشە سپاس بۆ پەیوەندیەکەت دایکی ئالیا. زۆر سپاس خۆشحاڵم دوبارەکە پەیوەندیەکەمە زۆر سپاسم کاتی پیشاد و خواتان لەبەر. زۆر سپاس ئەمانەتی خواوی کاک هۆگر لە هەولێرەوە کاک هۆگر سڵاوی خوا لێ بێت و جەژنت پیرۆز بێت. جەژنی پیرۆز بێت لە خۆشی جەژنابی ئینشاڵڵا. ڕەمەزانم زۆر پیرۆز بێ و لە کارمەندانی کەناڵەکەشتان پیرۆز بێت. زۆر سپاس کاگای کەش. ئەو کار دەچین لای پرسیارەکە دەڵێت دووەمین ڕزگاکەری قودس کێ بوو؟ عومەری کوڕی خەتاب. هەندێک پیرۆزبایی بنێرم وزن. بە خزمەتە فەرموو. بەبوونەوەی جەژنەوە پیرۆزبایی لە ئەندام لایەنکرانی هەر سێ هێزە ئیسلامیەکە دەکەم. بەبوونەوەی جەژنەوە پیرۆزبایی لە مامۆستا عەلی باپیریش دەکەم. لەگەڵ باک و باشم و لەگەڵ خەسوو و خەزوریش. لەگەڵ کێ؟ خەسوو و خەزوورە. خەسوو خەزوورت لەکوێن کاک هۆگر؟ لەکوێن خەزوو خەزوورە لەکوێ دانیشن؟ لە هەولێر لە دارەتوو. بینیوتن ئەم جەژنە؟ بینیتم. زۆر باشە یاخوا هەر لە خۆشی و جەژنا بن هەمیشە ئاوا تەبا بن. ئەمبەشە لە خۆشی جەژنا بن. ئامین ئینشاڵڵا لە هەموو لایەک ئینشاڵڵا لە خۆشی و جەژنا بین. کاک هۆگر پرسیارەکە دەڵێت دووەم ڕزگاکەری قودس کێ بوو؟ عومەری کوڕی خەتاب، سوڵتان محەممەد فاتح، سەلاحەدینی ئەیوبی. ئەگە پرسیارەکە دووبارەکەی مامۆستا. دووەمین ڕزگارکەری شاری قودس کێ بوو؟ عومەری کوڕی خەتاب، سوڵتان محەممەد فاتح، سەلاحەدینی ئەیوبی. ئەوە قودسی ڕزگار کرد؟ دووەم کەس کە قودسی ڕزگار کردووە کێ بووە؟ عومەری کوڕی خەتاب، سوڵتان محەممەد فاتح، سەلاحەدینی ئەیوبی. وڵی ئەگە هەڵم نەکردی باخ و سەلاحەدینی ئەیوبی بووە. دڵنیایت؟ وڵی ئاساکاری نییە. باش بوو ناوی خەزوورتی تیانە بۆ گینە خەزوور تەڵەبژار. باش بوو ناوی خەزوورتی تیانە بۆ گیناوە تەڵەبژار. زۆر باشە ئێستا سەلاحەدینی ئەیوبیت بۆ جێگیر بکەین. من نازانم کاک هۆگر. عومەری کوڕی خەتاب، سەلاحەدینی ئەیوبی، سوڵتان محەممەد فاتح. الله أعلم بس السريدة تشتري خوش تعمل بدرم دعاء بري بنرانش خوش بي باشا زور باش كي كاميان الله يشتك تام مودلا لە پێش ئامێ وەڵامەکە جێگیر بکەیت. با سەلاحەدینی ئەیوبی بێ. ئەگەر طبعا ئەوە ئەگەر وەڵامەکەت ڕاست بووە لە تیر و پشکەکەی دەرچوو خەڵاتەکە دەیتە کێ؟ خەڵاتەکە والله هذا خلاتك لا في دعك وتعب لذاته دايشي ايه باشا جابس نبويش دابش نقرا خزور وخسود زۆر باشە فەرموو بزانم چی بوو تر پێشکەشت دەکەین؟ سووری دەستان پێشکەش دەکەم ئینشاءالله. فەرموو. ئینشاءالله.
خوشی بۆ مسلمانان ئەوە جژنی قورب ڕەمەزان هاتەوە دەنجی ئەڵڵاه ئاکبار بێ لە هەموو لایەوە ئەی مسلمانان هەموو ڕوو لە ماڵی خوا بکەن لەگەر ئاسەی بەیانە مزگەوت ئاوەدان کەن. السلام عليكم. عليكم السلام کاگە و کرد زۆر سپاس بۆی وایە کە هەمیشاوا دڵخۆش بی هەمیشاوا تەبابی هەر لە جەژن و خۆشیابی ئینشاءالله. دەستخۆش سپاس بۆ تەلەفۆنەکەت. ناوبڕێکی کورد وەردەگرین و دێنەوە لاتان. مزگاوت ای خۆشترین جێگە ژینی من مزگاوت ای پەرزگا و سوزدەگاهی دینی من ڕۆحی ئاڵۆز لێرە شادە و بێخەمە لێرە ئارامە و دڵی پرخەمی من ڕۆحی ئاڵۆز لێرە شادە و بێخەمە لێرە ئارامە و دڵی پرخەمی من مزگاوت ئەی خۆشترین جێگە ژینی من مزگاوت ئەی پەرزگا و سوزدەگاهی دینی من دڵی پاکم بەخەم تۆزاوی بوو مزگەوت تۆی شوێنی دڵشۆرینی من گەر دڵی پاکم بەخەم تۆزاوی بوو مزگەوت تۆی شوێنی دڵشۆرینی من مزگاوت ئەی خۆشترین جێگە ژینی من مزگاوت ئەی پەرزگا و سوزدەگاهی دینی من دار لێرە یەکسانن هەموو ملکەچن لەو مافدی دەی سەنگینی من دەراو نەدار لێرە یەکسانن هەموو ملکەچن لەو مافدی دەی سەنگینی من مزگاوت ئەی خۆشترین جێگە ژینی من مزگاوت ئەی پەرزگا و سوزدەگاهی دینی من ڕۆحی ئاڵۆز لێرە شادە و بێخەمە لێرە ئارامە ئەو دڵی خالد عبدالله بینەرانی عزیز ئەمەی کە بینیتان و گوێتان لێبوو یەکێک بوو لە سرودەکانی هونەرمەندی ئیسلامی بەڕێز کاک خالد عبدالله کە زۆر سپاس یەکەین یاخۆڵەکەبیتا خەلید جەژنش پیرۆز بێ جژنێەوەی بەرزش پیرۆز بێت لە هەموو کارمەندانی لە هەموو ستافی بەڕێزی پەیام هیوادارم هەموو ڕۆژێکتان هەر جەژن و خۆشی و شادی بێ شاڵ زۆر سپاس زۆر خوشحاڵم کە لە ستۆدیۆی پەیامی ڕۆژ بەشدارم سپاس دەکەین یاخۆ بەخێر بێ سەرچاومە ئەم
سرودێکی ئێستەوتت تاوان بۆم ڕەمەزانە و بۆ سەرەتای ڕەمەزان و کابراڵە زۆر فیت بوو بە حکومەوەی کە مزگەوتەکان داخرابوون بەڵام ئەم بەرەمەت ساڵی چۆن وت؟ ئەم بەرهەمە ساڵی 2011 تۆمار کراوە لە لەندەن و کلیپیش 2012 بۆی کراوە کلیپ. چۆن بوو کە لەسەر مزگەوت ئەم سرودە دوتووە؟ ئەم بەرهەمە کاتی خۆی وتراوە من لەو کاتەیە بڵین کۆرس بووم شەهید تاها بابەکر وتی لە ڕانیە کاتی خۆی 92 بەس من هەستام لە لەندەن ئەم بەرهەمەم زۆر بەلاوە خۆش بوو و خەڵکیش زۆر حەزی پێ کرد هەستام بە کواڵەتێکی بەرز و بە موزیکێکی بەرزەوە کە بەڕێزکا سەروەت کۆیی ئەو ئیشێکی زۆر جوانی بۆ کرد بەڕاستی کتیشێکی وات بۆ دەکەم کە جوان بێ بەحەقەت یعنی شەکەشی جوان بوو بەرهەمەکەم نوێ کردەوە زۆر باشە. با بینەرانی ئێمە زیاتر ئاشنابن لەوەی کە بزانن خالید عەبدوڵڵا کێیە چونکە پێمایە دەمێکە لە میدیاکان دەرنەچوو ئەگەر بیرم بێ ئاخر جارا بزانم 2013 بوو یان 13 یان 14 بوو لە بەرنامەیەکی پێیان دەرکەوتێویش تایبە نەبوو دیدارەکە ئەگەر بکرێ زیاتر بینەران بتناسن خالید عەبدوڵڵا کێیە؟ من خالید عەبدوڵڵا خەڵکی دەڤەری ڕاپەڕینم لەوێ لە ساڵی 91ەوە لە دوای ئینتفاضەکەەوە من دەستم کردو بە کاری هونەری بەڵام ئەو کاتە بڵێن دەرفەت نەبوو زۆر بەهۆی ئەوەی کە ئەو وەزعەکان تێک چوون دوای 94 شەڕی ناوخۆ و ئیدی لەو کاتەوە من دابڕام بەڕاستی نەمتوانی پەرە بە کاری هونەری بدەم لەو کاتەیە هەندێک بەرهەممان تۆمار کرد لەگەڵ برای بەڕێزم کاک حەمەدەمین ئەحمەد کە لێرەوە دەستخۆشیم بۆ هەیە و سڵاو ڕێزم بۆ هێوە جەژنە پیرۆزەشی لێ یەکەم لەو کاتەوە ئێمە دابڕین کە ئەو وەزعانە تێک چوون ئیدی نەمانتوانی پەرە بە کاری هونەری ئیسلامی بدەین بەڕاستی ئەمە ئەو کاتە گروپێک بووین بە ناوی تیپی سروودی خاک شتی زۆر جوانمان کرد بەڵام بەڕاستی بەداخەوە ینی نەمانتوانی پەرە بە کاری هونەری ئیسلامی بدەین زیاتر بەرەو پێش بچین ئەوە بوو تا ڕۆیشتم بۆ ئەوروپا لەوێ بیرم لەوە کردەوە کە بتوانم پەرە بە کارەکانم بدەمەوە ینی هەناسەیەکم هاتەوە بەر کە لەوێ مەجال هەبوو ئیدی دەستم بە ئەو بەرهەمانە کرد لە 2011 ئەم 13 تراک بوو تۆمارمان کرد یەکێک لەوانە مزگەوت بوو. زۆر باشە کارە هونەرەکان هەر لە چوارچێوەی ئاینیە خودبواری دیکەشی تێدایە؟ وەڵای من هەموو بارێکی لە خۆی گرتووە لەسەر نیشتیمان لەسەر دایک بەرهەمێکم لەسەر ئافرەتی کووردە ئیدی هەموو باشەکە خەڵکێکی ئاسایی دەچنە ئەوروپا زۆرینیان ئەگۆڕێن کە خالید یەک لە ناو سەحوەی ئیسلامیا دەچێتە ئەوروپا نەکتەنا خۆی ناگۆڕێ هونەرەکەشی ناگۆڕێ هەر لە چوارچێوەی ئاین و نیشتیمانەکە دەهێڵێتەوە چۆنەکە بەم شێوازە تەنانەت و ئەوروپا دەرفەتەوەی پێ بەخشیت یاخۆت سوودت لە ئەوروپا بینی بۆی کە جارێکتر هونەری ئیسلامیەکە زیندوو بکەیتەوە پەرەی پێ بدەی لای خۆتەوە. بێگومان مەسەلێکی کوردی هەیە دەڵێجیا لەسەر پنجی خۆی دەڕوێتەوە ئینسانی مسلمانیش لە هەر شوێنە گوێت بەڕاستی ئەگەر تۆ پابندبی بە ئەو ڕێبازەی کە لەسەری ئەبێ بتوانی شتە باشەکان لەو ناوچەی کە لێجا هەر کەسێکە هەر دینێکە خۆت نەگۆڕی شتە باشەکانیان لێ وەرگری ئەتوانی لەوێ پەرە بە کاری خۆت بدەی لەسەر پنجی خۆت شتی جوانتر بەخشکەی شتی جوانتر بڵاوکەیتەوە بێگومان ئەنی ئەوەش دەگەڕێتەوە سەر بنج و بناوانی خۆت تۆ لە هەر شوێنەی بیت نابێت دین و کەلتور و ئاین و نەتەوەی خۆت لەبیرکەی لەوێ هونەرمەندە بوو کە پێم متەئەسیر بیدیا کاریگەری هەبێت لەسەر بەرهەمەکانی خۆت و بتەیە بەڕێچکەی ئەوان زیاتر کار بکەیت؟ بەڵێ بێگومان من کە زۆر متەئەسیر بووم لەو کاتەیە لەوێ سامی یوسف ئەو کاتە دەرکەوت 2006 کە کاک سامی یوسف دەرکەوت من وەکو بڵین گڕوتینێک هاتەوە بەرم کە زیاتر هەوڵدەم بەڕاستی ئەو کاتە بڵین ئەو کە لێوێ بوو لە لەندەن بوو کاک سامی یوسف زۆر تەئسیری لە من کرد کە با لە یەک دوو جا بینیم بڵین لە کۆنسێرت و شتەکان بەشداریم کردەوە چوون بۆ لای زۆر تەئسیری لە من کرد کە کەسێک لێرەیە بەڕاستی کاری هونەری ئیسلامی دەکات من لە وڵاتی ئیسلامەوە هاتووم دەبێت زیاتر خۆشکەر بوو بۆ من یعنی توانیم لەوێکە زیاتر کەرە پارە بەکارەکانم بدەم. با بچین لێ بەرهەمێکی دیکەت بەزانم چیمان پێشکەش دەکەی ئەو بەرهەمانەی کە ئامادەت کردوونەم ڕۆ بۆ ئێمە چی و چین؟ وەڵایی یەکەم بەرهەمەوە مزگەوت بوو ئەو ماوەی کە بڵین مزگەوتەکان داخرابوون و خەڵک تامۆزرۆی مزگەوت بوو کە بکرێنەوە بەڕاستی
زۆر ناخۆش بوو ینی بەبێ مزگەوت ئینسان ناتوانێت بژێت چکن ڕۆحی ئینسانە بەڕاستی یەکەم بناغی ئیسلامیشە مزگەوت کە دامەزراوە یعنی بێگومان بێحکمت نییە ئەو ماوەی کە مزگەوتەکان داخران ینی مەشهدی زۆر جوانمان بینی کە ئەو پیرەمێردانەمان ئەبینین ئەو گەنجانەمان ئەبین لە دەرەوە نوێژانە کرد یعنی دەلال لەوەی دەکا کە ئەو خەڵکە یعنی بەبێ مزگەوت ناتوانانی بژی ینی پێی خۆشە بمرێ بەس مزگەوت دانەخرێ ینی تەسیری زۆر لەسەر خەڵک هەبوو و بۆیش لە مزگەوتەوە دەستمان پێ کرد لەنا بەرهەمی دوم لەسەر نوێژە ئەوەی ئاخیریشمان لەسەر جەژن دەبێت انشاءالله زۆر باش انشاءالله بەرهەمی دیکەشمان دەبێت تەنهاوە نییە با بچین لای بەرهەمی نوێژەکە بەس پێشەوەی کە دەست پێ بکەین کەی وتوتە ئەم بەرهەمەش نوێژ هەر لەگەڵ ئەم بەرهەمانە وتراوە ئیبرای بەڕێزم ئاواز و شعرەکەی کاک لەشکر لە شاری لەندەنە لێرە جەژنە پیرۆزەی لێ یەکەم ئاواز و شعرەکەی ئەوە موزیکەکە شار کاک سەرۆت کۆی بۆی کردووە لە لەندەن ئەستۆدیۆ ئێنجی ئەچینە لای بەرهەمەکەی دی ئینشاءالله سپاس الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا سرچاوی شادمانی ئادەمی زادە نوێژ 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 ڕێگرا لە هەرچی فەحشا و فەسادە نوێژ 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 ڕێی بەدیهێنانی ئومێد و مرادە نوێژ 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 کڕنۆش بەرە تۆ لە نوێژ نزابێژە تۆ لە نوێژ پارێزگار بە لەسەر نوێژ پارێزگار بە لەسەر نوێژ کڕنۆش بەرە تۆ لە نوێژ نزابێژە تۆ لە نوێژ پارێزگار بە لەسەر نوێژ پارێزگار بە لەسەر نوێژ وتەی پێغەمبەری دوایین زەمانە نوێژ 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 ئەو وتی کەوا بیلبیلەیل و چاوانە نوێژ 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 بربڕەی پشتی ئایینی موسڵمانە نوێژ 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 کڕنۆش بەرە تۆ لە نوێژ نزابێژە تۆ لە نوێژ پارێزگار بە لەسەر نوێژ پارێزگار بە لەسەر نوێژ کڕنۆش بەرە تۆ لە نوێژ نزابێژە تۆ لە نوێژ پارێزگار بە لەسەر نوێژ پارێزگار بە لەسەر نوێژ فەرزی مطلق تەرکی دەرچوونە لەم دینە نوێژ 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 کەسێ نەیکا ماڵوێرانی دنیا و دینە نوێژ 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 یاکەمین پرسیار لە حسابی دوایینە نوێژ نوێژ نوێژ
نوش برا تولنش نزابیجا تولنش پارزگار بلسرنش پارزگار بلسرنش کرنوش برا تولنش نزابیجا تولنش پارزگار بلسرنش پارزگار بلسرنش کاک خالید ئێستا لێرە ژیان دەگوزارن یاخود لە دەرەوەیت؟ وەڵاهی من بەهۆی ئەوەی کە تا ئێستا بڵین خانەوادەکەم نەبردو بۆ ئەوروپا هەر لێرە زۆربەی کار لێرەم بەس جارێک دەچم بۆ بەریتانیا. چۆن بۆ هەموو ساڵە لەوێ بووی ئەمانت نەبردووە؟ وەڵاهی هات چۆن کردەوە بەردەوام ینی جاریەوە بە 2 ساڵ 5 ساڵ لێرە بووم جارێکیان ینی ئاخر جار دێمەوە ینی ساوە 6 مانگە لێرەم نەڕۆیشتمەوە تا ئێستا. ڕێ بەخۆشی ئینشاءڵڵا زیاتر حەزم بە کوردستان دێت لێرە مرتاحترم ئارامترم. زۆر باش دەمێ بزانم بەرهەمی تازە چیت هەیە پێم وایە دەمێکەوە خۆت ئاماژەت پێ کرد لە 2011 ڕەنگە بەرهەمی تازت بڵاو نەکرد. وڵای تقریبا ئامادەکاریەکت کرد؟ ئامادەکاریم کرده بوو 2014 بەڕاستی بەرهەمێکی زۆر خەڵکیش پێداوم خۆشم هەندێکم ئامادەیە بەڵام بەڕاستی لە دوای 2014ەوە ینی گۆڕانکاری زۆر سەریع ڕوویدا لێرە ینی وەزعەکان تۆزە نائارامی سیاسی و دابڕانت چی بوو بۆ ئاوا دابڕیت؟ وڵی دابڕانەکە هۆکارەکەی زیاتر ئەوە بوو کە هیچ پشگیریەکمان نییە بەڕاستی ئەمەوەکو هونەرمەندانی ئیسلامی بەعام ینی ئەو گلەیەکەم ینی لە حکوومەت و لە هەموو لایەنەکانیش هەموو بڵین بەعام پشگیریمان نییە بەڕاستی ینی تۆشکە کارێک بکەی کارێکی جوانتر دەبێ بکەی لەوی پێشووتر ناتوانانی بەرەو پشتەوە بڕۆیەوە بەرەو پاشەوە بڕۆیتەوە ینی کاری جوانترش بەڕاستی کولفەیەکی بەرزتری دەوێ ئەنی ستافی باشتری دەوێ دەرەوە هاوکار هەبوون کە زە هاوکار وەڵا هاوکار هەبوو خۆ بەخش هەبوو بەڵێ الحەمدوللا ینی خەڵکێکی زۆر پشگیریان دەکردم سوپاس بەخوای گەورە. هۆکاری یەکەم ئەوەیە بەڕاستی هۆکاری سەرەکی ئێمە ئەوەیە کە نەمانتوانیوە تا ئێستا بەرهەمی دەربکەینەوە پەرە بەکارەکەمان بدەین ئەوەیە کە نە حکوومەت نەکەس پشگیریە بە ناکات. کاتە پەیوەندی هونەرمەندانی ئیسلامی بۆ وەزارەتی ڕۆشنبیری حکوومەتی هەرێمەوە چییە؟ وەڵای پێم وانێ هیچ پەیوەندیەکە بێ ینی هیچ هاوکاریەکە بێ لەلایەنی حکوومەتەوە بۆ ئێمە ینی ئێمە بەعام هونەرمەندانی ئیسلامی ئەو گلێمان زۆر زۆر لەم حکوومەتە هەیە بەڕاستی ینی هیچ شتێکیان تا ئێستا بۆ ئێمە نەکرد. زۆر باشم لە دەرەوەی ئەوانەی کە خۆت تۆمارت کردوون بەڵێ خۆ دەبێت سرودی هونەرمەندانی تر بڵێیتەوە بەڵێ لەبەر خۆشتەوە بخۆرە بێ شتێکیان لێ بڵێیتەوە زیاتر هی کامیان ئێستا لەبەر خۆتەوە بێ دەیڵێتەوە یاخۆ تەقلیدی کام هونەرمەندی دیکە دەکەیتەوە ئیسلامی؟ وەڵای من ئەوکو پێم وتی زۆر معجیبی سامی یوسف و ماهر زینم بەڕاستی زۆر گوێ لەوانش دەگرم ینی هەتا هەموو کاتێک ینی تەسیریان زۆر لە زۆر لەسەر من هەیە. عەرەبی ئینگلیزی کامیان؟ وەڵای جا ئینگلیزی و عەرەبی و هەموویان گوێ لێگرم. هی کامیان ئێستا ئەتوانی کۆپلێکمان بۆ بڵێیتەوە هی سامی یوسف یاخود هی ماهر زین بێت؟ وەڵای جا بڵێ هەردووکیان ماهرزین حەز دەکەی کۆفلێکتان بڵێم. زۆر باش ئەگەرەوەی ماهرزینمان بۆ بڵێیتەوە سپاس دەکەین. هەر کردومەتەوە کوردی ئەوەی ڕەمەزان بوو زۆر حەزم پێ کرد خۆی لە ئەسڵا لەسەر ڕەمەزانە بەڵام ئاوازەکەی ئەوە بڵێ بەس کردومەتەوە کوردی ئەوکەی. زۆر باش. رمضان رمضان بخير بي أي رمضان 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 بخير بي أي رمضان بخير بي أي رمضان تو آشتی و آرامی دلان ای رمضان 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 بخیر بی ای رمضان 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 بخیر بی ای رمضان بخير بي أي رمضان. أما طبعا السرتاك يعني بس
ینی لە خۆشەویستی ڕەمەزان ینی هەموو کاتێک هەرپەرۆشمانە کە دەجێ هێشتین بەڕاستی ئەو مانگی دڵانە تەمەەن باقی بێ شەڵ هەر پێشی دەگەیت کاک خالید لە هونەرمەندە سرودەکانی عەرەبی یاخود وڵاتانی دەرەوە هونەرمەندەکان هاوبەشیان هەیە کە پێکەوە سرود دەڵێن ئێوە کارتان نەکرد لەسەرەوە کە بۆ منە هاوڕەیە کە پێکەوە سرودێک ئامادە بکەن کلیپی بۆ بکەن بێگومان ئەگەر هاوکاری هەیە بەڵام بە گوێرەی ینی بەڕاستی کەلتور و عادات و تەقالید و شتێ ئەوان جیاوازە لە زۆر کاری هونەری ئەوان ینی زۆر جار هەیە تۆتەوێ شتێک بکەیت کە لەگەڵ بە نمونە کوردشتی کوردی بوجێ لەوانەیە ئەو حەز نەکە ئەو شێوازی بکات بەڵام بەعام ینی ئەگەر بتەوێ ئیشیان لەگەڵ بکەی ئەیکەن لەگەڵ هونەرمەندانی خۆمانە ینی بەڵێ لەگەڵ هونەرمانی خۆشمان کۆنتاکت هەیە بەڵێ لەگەڵ بەڕێز کاک جەوەر عەبدوڵڵا زۆر جار ینی ویستمانە کار پێکەوە بکەین ماوەیەک ینی کۆنسرتێکمان پێکەوە کرد لە شارێک لە نزیک بێرمیگام کۆنتاکتمان هەیە بەڵێ زۆر باشەوەنی کەوتت خەریکم ئامادەکاری دەکەم کەی احتیمالی هەیە ئەلبومەکەت بڵاو ببێتەوە و بابەتەکان لەسەر چین؟ وەڵاهی بابەتەکانم لەسەر هەمە جۆرن ئەوانیش ئیشیان لەسەر کوردستانە ئیشیان لەسەر ڕەمەزان دەبێ ئینشاڵڵا بۆ ساڵی داهاتوو گەر خوای گەورە یارمەتیمامدا بتوانین تۆماریان کەین و دوسێ شعریکەشیان پێداوم ئینشاڵڵا گەر ئەمر باقی بێ هیچ نێتە پێشێ بە نیازی ئینشاڵڵا فەتمان کەمە دەمێ بچمە لای بەرهەمێکی دیکە چیمان پێشکەش دەکەین پێم وایە جگە لە جەژن دەبێ بەرهەمێکی تریشمان پێشکەشکەی دایکە وەڵاهی دایکەکە لەوانەیە حاضر نەوێ باز جەژنەکەتان پێشکەش دەکەم زۆر باش دەچینە لای بەرهەمی جەژنەکە جەژنی شەو ئیدی ئەمەیان کەی وتوتە تێکستەکەیژی شێ ئەم شعرەش هەر لەگەڵ ئەم سیدە کاتی خۆی بڵاو کراوەتەوە شعرەکەش برای بەڕێزم کاک وەرزێڕە هەر لە ستودیۆ ئێنجی لە لەندەن کراوە لە موزیکەش هەر کاک سەرۆت کۆی بۆی کردووە زۆر باش هیوادارم بەدڵتان هێت دەستەکان باسینە لای جشنت پیروز به کردی مسلمان بهترونکی با چاو دلمان با چاو دلمان سراتای خیر و خوشی هموان به درو شادی به بوگش کردستان بوگش کردستان جشن مایی باشی درون به با همو زامک و گوشت زون به خمو نخوشی و دل تنگی لابا کشا آوازنگی جین آسایرون به جین آسایرون به جشنت پیروز به کردی مسلمان بهترونکی با چاو درمان با چاو درمان سراتای خیر و خوشی هموان به درو شادی به بوگش کردستان بوگش کردستان
تروسکەی گەشی هیوا بێ گوڕی هەنگاوی بەرە خوا بێ چوارچێوەی هەموو ساتی ژینمان و دەلاقەی ڕووە و باخی بڕوا بێت باخی بڕوا بێت جەژنت پیرۆز بێ کوردی موسڵمان بێتە ڕووناکی بۆ چاو دڵمان بۆ چاو دڵمان سەراتای خێر و خۆشی هەمووان بێ دەرو شادی بێ بۆ گشت کوردستان بۆ گشت کوردستان یاخوا هەمیشە جەژنت پیرۆز بێ کاک خەلیدیان زۆر سپاس لێوەڕێژ پیرۆز بێ لە هەموو کارمەندان لەگەڵ مانابە تا کۆتایی بەرنامەکە هەندێک پەیوەندی دیکەی تەلەفۆنی وەردەگرین هاتوو بینەرانیش ڕەنگە پرسیارێکی تایبەتیان نەبێ بۆ جەنابەت دەچینە لای پەیوەندیە تەلەفۆنەکان بزانین ئەرینا لە سلێمانی خاتوەرینا سڵاوی خوا لێبێت جەژنە پیرۆز بێ جەژنە پیرۆز بێدە لە جەژن و خۆشیاوی ئینشاڵڵا زۆر سپاس خاتوەرینا دەچینە لای پرسیارەکە تەمان پرسیاری تازەیە بەڵێ دەڵێ نووسەری کتێبی ئیسلام و ڕێچکان کێیە حەبیب محەممەد سەعید عەلی باپیر مەلا محەممەد شارەزووری کتێبی ئیسلام و ڕێچکان پێم وایە پرسیارە بگۆڕە چکە قورسە بڕۆ سەر پرسیاری سێیە عەلی باپیر بێ هاوکاریم کە کێ بێت عەلی باپیر مامۆستا عەلی باپیر تاکیدی هێتە کتێبەکە کتێبەکەت هەیە نا زۆر باشە زۆر باشاوت بۆ جێگیر دەکەین خاتوەرینا سپاس بۆ پەیوەندیەکەت چۆن؟ ئەو خزمەمان هەیەتی خزمەکەتان هەیەتیەوە پێوتی ناداوای لێبورد نەکەین تەنها یەک کەس دەتوانین پەیوەندی بکات چکە وەڵامەکان اختیارەکان سێ کەسایەتیە ناتوانێت پرسیارەکەش هیم بکە پرسیارەکەش گۆڕە چکە چینە سەر پرسیاری پێشوە زۆر باشێت دەچینە لای پەیوەندیەکی دیکە کاک محەممەد لە سلێمانی کاک محەممەد سڵاوی خوا لێبێت جەژنە پیرۆز بێت سڵاو سەر چاوم هیوادارمان سەرکەوتوو بە لە ئەخیر ڕۆژی جەژنە پیرۆزبایەکی گەرمتان لێکەمەوە زۆر سپاس کاک پیرۆز بێ ئینشاڵڵا لە جەژنابی ئینشاڵڵا بەس ئەبێ هاوکاری بکەن چونکە ئاخیر ڕۆژە زۆر باشە زۆر باشە کاک محەممەد بڕۆ لای پرسیارەکە پرسیارەکە دەڵێ بە چ کەسایەتێک دەگوترێت شێری بیابان عومەر موختار عەبدولقادر جەزایری ئەحمەد عورابی عومەر موختار نازانم کاک محەممەد بە پرسیار مەیکە لە ئێمە بەکێ دەوترێت شێری بیابان شێری بیابان عومەر موختار عومەر موختار جێگیری بکەین بۆت زۆر باشە سپاس بۆ پەیوەندیەکەت کاک محەممەد پەیوەندیەکی دیکەمان لەگەڵا دیارە زۆر باشە دیارە بینەرانی عەزیز ژمارە تەلەفۆنەکە لەگەر هاوکارم بیان خەنە سەر شاشەکە بۆی کە ئێوەش باسانی بتوانن پەیوەندیمان پێوە بکەن پەیوەندیەکی دیکەمان لەگەڵایە لە قەڵاتزیەوە سۆماخان سڵاوی خوا لێبێت و جەژنت پیرۆز بێت لە دەڤەرەکەی کاک خالید عەبدوڵڵاوە السلام عليكم عليكم السلام ورحمة الله جناحد المعاذ متروزا عرفتي كمداني كان دفهمو جوادار همرتي كان جزم حسين نێوەش پیرۆز بێت دوار لە جەژن و خۆشیاوی ئینشاءڵڵا دەچمە لای پرسیارەکەم خات و سۆما دەڵێت بە چ کەسایەتێک دەگوترێت شێری بیابان عومەر موختار عەبدولقادر جەزایری ئەحمەد عورابی دەڵێت بە چ کەسایەتێک دەگوترێت شێری بیابان عومەر موختار عەبدولقادر جەزایری ئەحمەد عورابی ڕایشی شارەزانانی بە پرسیارەکەت بەەوەی جەزایریەکە بێت ڕاستی پرسیارەکە پشتن دەزانین لەو سێ ناوە کامیان دەناسی بەو خوایە یعنی هیچ شارەزایی
هیچ کامیان هەر ناناسی هیچ گوێ لە ناو هیچ کامیان نەبووە؟ دیجا وڵا ئێستا هەر کامیشان لا ببین اختیارەکان هەر وەکو یەکەوێت تۆ لە نێوان دوو اختیارەکەی دیکە ئەخر دەنازانم ئێستا تۆ ئەگەر گومان لە نێوان دوانیانە هەبوایە تا حەدێک لە نێوان عەبدول مختار و کامیان؟ عەبدول مختار لە نێوان کام و کامیان گومانەکەت لە نێوان عەبدول مختار و ئەوەی جەزایریەکە جەزایریەکە ئێستا کامیانە لە بژێری لە نێوان ئەو دوانەیە بە مختار هەڵبژێرین ئاسانکاری بۆ بکەین زۆر باشە لە نێوان دوو اختیارەکەی خۆتا یەکێکیان هەڵبژێرە باعمر مختار بێت باعمر مختار بێت زۆر باش سپاس بۆ پەیوەندیەکەت سۆماخان هەر لە جەژن و خۆشیدا بیت کۆتا پەیوەندی باوکی محەممەد لە هەولێرەوە باوکی محەممەد سڵاوی خوا لێبێت و جەژنت پیرۆز بێ و هەر لە جەژنا بیشاڵە سڵاوی خوا لە ئێوە لە سەوای فەرمەندان بێت زۆر سپاس جەژنی جەژنتان پیرۆز بێ جەژن پیرۆزە لە سەواوی کوردی کوردستانیشەکان زۆر سپاس هەر لە جەژنا بیشاڵە باوکی محەممەد لەگەڵ سەوای موسڵمانانی جیهانیش ئامین ئینشاءالله تاعاتی هەموو لای قبوڵ بێ صحت و ڕۆژ و نما قبولات ئینشاءالله ئامین ئینشاءالله باوکی محەممەد دەچینە لای پرسیارەکە هەمان پرسیاری پێشوو چکە کۆتا پەیوەندیە پێم وایە بە کێ دەوترێت شێری بیابان عومەر مختار ئەو بەدڵنیاییەوە عومەری مختارە چۆن بە دڵنیاییەوە والله هو كل فيلمەکەش دیار بوو کە لە فیلمەکە لەقەدی ئەوانکە بەخێبوو زۆر باشە باوکی محەممەد سپاس بۆ وەڵامەکەت بۆ دڵنیاییەکەت سپاس دەکەین دەستەکانت خۆش بێ دەچمەوە لای میوانەکەم سپاس بۆ ئێوەش بینەرانی عزیز کە پەیوەندیتان کردو پاشکەمێکی دیکە تیر و پشک بۆ ئانازانین و ئەواناکەین و وەڵامی ڕاستی ئاشکرا دەکەین کە خالی دێمەوە لای جەنابەت دەمەوێت کۆتا قسە گوێبیستی جەنابەت بم قسەت بۆ خەڵک بەگشتی چی هەیە بۆ توێژێکی تایبەت باسی چیمان بۆ دەکەی لە کۆتا قسەی خۆتە وڵا هیوادارم هەموو ڕۆژێکتان هەر جەژن و خۆشی و دڵ ئاسوودەی بێت هیوادارم کوردستان هەر ئارام بێت ئیشاءالله خوای گەورە بیپارێزێت لە هەموو نەخۆشی و لە هەموو دەرد و بەڵاو ئاشتەوایەکی برایانە بێتەکایە بۆ کوردستان ینی فەرق و جیاوازی نەمێنێت چینایەتی نەمێنێ خەڵک بە ئاسوودەی بژی ئێمە هەموو شۆڕش و خەباتەمان کرد کورد لە باو باپیرانمانەوە بەوەی بە ڕۆژی ئاوا بگەین ئێستاش پێویستە بیپارێزین بە هەمومان بەڕاستی هیوادارم تەمان خۆ لە ڕانی دانیشی زۆر جار خەڵک دەڵێ داوا لە خەڵکی ڕاپەڕی نەکەن چۆن تێکیان داوا ئەوە چاکیکەنەوە وەڵای ئێمە تێکمان نەدا ئێمە هاتین چاکیکەینەوە بەڵام بەداخۆی ئەنیشتەکان وا لێ کردو دەنا ئێمە بە ڕوحێکی سپیەوە هاتینە مەیدان هیوادارین کە ئەو ڕوحیەتە هەر بەردەوام بە ئیشاءالله کوردستان هەر ئاوادان بێ و بەرەو پێشێ بەڕاستی لە هەموو لایەنەکانەوە بەڕاستی زۆر زۆر سپاس دەکەین کای خالیس پەیامی ڕۆژی ئەمڕۆ و سێم ڕۆژی جەژنت بۆ ڕازاندینەوە سپاس بۆ بەرهەمەکانت بۆ ڕۆژێکتان جەژن بێ لە خۆشییا بن ئینشاءالله سپاس دەکەین ئینشاءالله چاوەڕێی بەرهەمی باشتر و ناوازەترت لێ ئینشاءالله خوای گەورە یارمەتیمان بە ئینشاءالله جوانتر دەکەین دەچینە لای تیر و پشکەکە تەمان دەمەوێت میوانەکەم هەرسێکیانە هەڵبژێرێ بۆی کە بزانین ناوی کێ دێ بەدەستی کای خالیدەوە ماجا هیوادارم ئەوەی کە سێ اختیارمان بۆ بکە سێ اختیار هەڵەگرین زۆر باش سێ بیان خوێنمەوە بیان خوێنەرەوە پیشانی شاشەکەشیان بۆ بۆی کە گەر بخێتە زوومی کێتە سەرەوە دیبێ نووسیتە دیبێ دیە سلێمانی دیەخان ئازام سلێمانی دیەخان لە سلێمانی ئەوەی دووەمیان دیندار هەر لە سلێمانی ئەوڕۆ شانسی دیندار دیندار بەڵێ دیندار لە سلێمانی ئەوەی سێمیان ماشەڵاویشە سلێمانیە هەر سلێمانی بەڵێ محەممەد هەر لە سلێمانی محەممەد لە سلێمانی بڵێ دەمەوێت کاک دانیێل وەڵامە ڕاستەکانیشم بۆ ئاشکرا بکەی بۆی کە زۆر بزانن لە پرسیارەکەمە ژمارەی سوورەتە مەکیەکانی قورآنی پیرۆز چەندە وتمان 75 86 99 لەو سێ اختیاردا 86 وەڵامەکەیت
لە پرسیاری دۆمە دەڵێت یەکێک لەو شارانەی عێراق لەلایەن پێشەوە عومەری کوڕی خەتابەوە دروستکراوە بەغدا کوفە مووسڵ کوفە وەڵامە ڕاستەکەی هەرچەنە وەڵام ڕاستەکانی لەسەر شاشە پیشان دەدرێەوە پرسیاری سێمیشمان دەڵێت دووەمین ڕزگاکەری قودس کێ بوو عومەری کوڕی خەتاب سوڵتان محەممەد فاتح سەلاحەدینی ئەیوبی سەلاحەدینی ئەیوبی وەڵامی ڕاستە بە چه کەسایەتێک دەوترێت شێری بیابان عومەر موختار عەبدولقادر جەزایری ئەحمەد ئۆرابی وەڵامی ڕاست عومەر موختارە وەڵامی کۆتاییش نووسینی کتێبی ئیسلام و ڕێچکان کێیە ماوەسا عەلی باپید وەڵامی ڕاست زۆر سپاس کاکدانێت دیارە دیەخان لە سلێمانی دیندار لە سلێمانی کاک محەممەد لە سلێمانی هەرسێکیان براوی خڵاتی ئەمڕۆ بوون لە سلێمانی بۆ هیوایکە لە دوای بەرنامەکەەوە بە هەمان ژمارەکە پەیوەندیان کردو ناوەکانیشان لەسەر شاشەی پێیان دەبینرێت تەلەفۆنمان بۆ بکەنە بۆی کە خەڵاتی تایبەتی پەیامیان پێشکەشکەین و سپاس بۆ بینەرانی عزیز کە لە سێ ڕۆژی جەژندا لە ڕێگەی پەیوەندی تەلەفۆنەکانیانەوە لەگەڵمان بوون سپاس بۆ میوانە تایبەتەکانم بە درێژایی سێ ڕۆژی جەژنی پیرۆزی ڕەمەزان و بۆ هاوکارانم لە پشتی کامێرە و کۆنتترۆل بۆ هیوای کە ئەم سێ ڕۆژە پێکەوە شاد بوو بین و بەرنامە و بڕگەکانی پەیامی ڕۆژتان بەدڵ بێت تا بەرنامەیەکی دیکە بە خواتان دەستپێرین خواتان لەگەڵ زۆر سپاس کاک.